ناتەوێت لەم ڕادیۆ دەسەکەوێت گوێ لە گۆرانی سەرف کوردی بگرن لە ڕادیۆی گەڕیان دەستخۆشی لە کاکە جەزاکەم جاریشکە بە خۆشحاڵیەوە شتەکانی من هەمووی لەم ڕادیۆ بیسن 94 کۆینگە بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی لایڤەکەی ڕادیۆی میلی گەڕیان خۆم بە خۆشحاڵەزانم جارێککە بە دیداری ئێوە شادەبمەوە ئێوە جۆبیسی منە بنوون لە لایڤەکەەوە بینەری ئێمە بن خۆشەویستان دیارە لای هەمووان ئاشکرایە ڕادیۆی میلی گەڕیان هەمیشە پێشەنگ بووە لە بەرنامە تەرفیەکانی لە بەرنامەکانی کە ڕۆژانە بەرجێتانەکەوێ بەرنامەی پێشمەرگەی و یادەوەری پێشمەرگەی و یادەوەری هونەرمەندانە و لەم بەرنامەی منیش کە بەرنمەیەکی وتی بەرنمەیەکی تەنزامێزە ئامادەکردن و پێشکەشکردنی برا بچووکتان عومەرە بچکۆل باوکاری مامۆسای عەزیزم مامۆسا جەزا هەموو ڕۆژانی شەمە کاتژمێر 3 لەبەر سەعاتێکمان پێش خستووە کاتژمێر 3 دێنە خزمەت ئێوەی خۆشەویست دەتوانن هەر ئیستا ئەم دەقەی کە گوێبیسی منن کەیسە گوێبیسی منن ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 470 52 64 بۆ ئەوەی کە لەگەڵ میوانەکانی منە گفتوگۆیەکی پێکەنی ناوی کە ماوەیەکی زۆر زۆرە پێکەنین لەسەر لێوی تاچێم کۆمەلگایە تۆراوە جارێککەێم ئەوکو دامان و خۆشەویستان و ئەو بە ڕێزانەی کە لێرە خۆبەخشانە کارەکەن لە ڕادیۆی میلی گەڕیان ئەمانەیە جارێککە بزەی پێکەنین بینەوە سەر لێوی ئێوە بۆیە من لێرەوە پێتان ئەڵێم ئەمڕۆ سەعاتێک پێشمان خست زەبەرەی میوانەکانم زۆر خۆشەویستن یەکێ لەوانە کاکە ڤارۆ کە کوڕی هاوڕێی ئەزیز و خۆشەویستی من کاکە عیرفانی وەسام محەممەد کە ناسراوە بە حەمەدەمبڵ کاکە ڤارۆ زۆر ماوەیەکی زۆرە خەریکی تەمرینە بەڵام لە هیچ دام و دەستگایەک و لە هیچ ڕادیۆیەک و هیچ تەلەڤیزیۆنێک دەرنەکەوتووە ئەمڕۆ من وەکو مامی وتم ڤارۆ گیان پێم خۆشە لەگەڵ من بێیت لە ناو بەرنامەکەی منە چەند گۆرانێکم بۆ عەسفکەی ئەم کاکە ڤارۆیە ئەمڕۆ خزمەتمانەکە بە دەست و پەنجە ڕەنجینەکەی دوایی میوانی ئەزیزی من میوانی خۆشەویستی من هونەرمەندی زۆر بەتوانە هونەرمەندی بەناوبانگ و کۆمیدی کاکە عیرفانی وەسام محەممەد کە ناسراوە بە حەمەدەمبڵ زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە بەرنامەکەی منە تەشریفێناوە گەورەی کردوم یەخوا بەخێر بێ کاکە حەمەدەمبڵ ئەمڕۆ هەر لەبەر گەورەی و خۆشەویستی تۆ بوو من بەرنامەکەم سەعاتێ پێشخست زۆر سپاس کاکە عومەر سەرەتا ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو بیسەرانی ڕادیۆی گەڕیان بەڵێ زۆر خۆشحاڵەوە ئەلبەتە من میوان نیم ئێمە خاوەنی ڕادیۆکەین بە مڵکی خۆمان یەسانین ئەو ڕادیۆیە چکە لە ڕێی کاکە جەزاوە زۆر کەس و زۆر کەس پێگەیشت اینجا ئێمە ئەمانوێ ئەو ڕادیۆ بخێنە سەر پێی خۆی ئیشەڵا چاوەڕوامان بە پشتیوانی هەموو هونەرمەندانی دڵسۆزانی کاکە جەزای ساس ئەشیکەین بە تەلەڤیزیۆنیش یاخوا بەخێر بێ جارێککە کاکە عیرفانی وەسام محەممەد من لێرەوە ئاگدارم ناوی کەس نابم بەڵام ئەوەی کە من زۆر نزیکم لە عیرفانی وەسام محەممەد حەمەدەمبڵەوە لاوە بێت مەگەر بەس هاوسەرەکەی بەقە من نزیک بێلەوەی ئاگدارم کە چەند کەناڵ و چەند شوێن پێیوت بۆ چاوپێکەوتن هەر هەمویانی ڕەت کردەوە بە خۆشحاڵیەوە کە من و کاکە جەزا پێمانەوە دوتی کاکە عومەر من لە خزمەت تۆیان و دێمە بەرنامەکەتەوە بۆیە ئەڵێم من عومەرە بچکۆنم بەڵام ئەمڕۆ خۆم بە گەورە زانم کاتشتەناو بەرنامەکەمەوە قوربانی تۆ بم کاکە عومەرجیان ئەوە بەڕاستی واجبی هەمومانە من بەڵێ لە زۆر مقابلە شتیا پێوتم بەڵام بۆ جەنابە بەسەر سەر و بۆ کاکە جەزا بەسەر چاوان و من هەر لێرە شەوانێن من نەک بڵێم بۆ ڕادیۆکەتان هاتووم بەڵکو ستۆدیۆی تایبەتی خۆم تەرخانەکەم بۆ ئێوە کە بەرنامەکەتان پەرەبێنە زۆر سپاس کاکە عیرفانی وەسام محەممەد بەناوی خۆم و کاک جەزا و کاک جافر و کاک شێخ بورهان و جوانەخان و لانەخان و هەموو سافی ڕادیۆی گەڕیان ئەو چاوانە و ماجەکەین یاخوا بەخێر بێ جا کاکە عیرفان پێش هەموو شتێک پێشەوەی من دەستکەمە بەرنامەکە و بچمە ناوە ناوڕۆکی مۆزوعەکانەوە ئەو علادینیشمان بۆ دانایی بۆی زوو خۆ گەرم کەیتەوە ئاگام لێ دەستێکی خیت سەروان والله ئەوە ئەزانی چۆنە خۆ ئێمە بەیفەڵ لە خۆمان بکەین خۆ بەخوازانم ئەم ساڵ نەوت نییە بەڵام هەر سکونایی پێ چاومە علادینەکە گەی سکونایی پێ لێرەوە تەجروبەیەکەم بۆ زستان ینی هەر لەیسۆ خۆی گەرمەکاتەوە ئەمە یەک دوو نازام بینەر بوو یا لایڤەکەی ترێ بینی یان بەرنامەکەی پێشووی منەدینی پێش دەنابێ کاک ئەحمەد ڕۆف لێرە بوو ئەحمەی لای خۆمان هاوڕێی خۆت کاک ئەحمەد ڕۆف حەسووری خۆمان خۆشەویستیم بۆی هەیە بڕوا بکە کاکە عیرفان لەو بەرنامەیە وەصفی جەنابت بووە و یعنی هەرچی شەهامەت و خۆشەویستی جەنابێ هەموویمان قسە
بەرچاو بەر گوێی بیسەران نانە ڕاستەکە کاگەحمە کاگە عمەرجیان ئەوەی ڕاستی لەگە کاگەحمەوە بینیم ینی بتە نازانم گوێی من بە خراپە ئەی خوێنەوە نابڕوازەمی منتان نەکرد بەڵام من هەر لێرە و بە بیسەرانی ڕادوی گەریان ئەڵێم کە کاگەحمە و هەر لە ستۆدیۆ هاتە دەرە و نەما کەوتە مەنۆڵەوە نەوەڵا ئەی نەوەڵا ژیرا تاو حەقی و قسانی کە کردی ژیرا جا تو خوا کاگ عیرفان ئێمە هونەرمەندی جارێ خاسن من و تۆ بۆ من و تۆ عیب نییە بچی شکاتکەی بەسەری تۆ ئەوم گرتووە تۆش هەر بە قولاپەگرم ئەخی ناکە تو عیب ناکە شکاتێ پۆلیس گرتە نەبا بە پۆلیسی چی نەبا منەوە شیۆم تیاشتوانێ نەوەڵا نە پۆلیس ماگە نە شورتەش یەک سەر خۆم گرتم بە تەڵی ڕێوی ئەحەم گرتوتەوە ئەحە بە تەڵی ڕێوی گرتووە بەڵێ بەڵێ ئەی بەچی لە من خۆشەبی وەڵای تر ئەوە حسابی بۆ تۆ بکەم بە قوربانم هیوادارم بە ناوی خۆمەوە جارێککە ئەڵێم بەخێر بی سەر و سەرچاو کاکە عیرفانجان من زۆر وەسی تۆم کرد لە بەرنامەکەیە بۆیە لێرە شۆ جارێککە بە بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان ئەڵێم هەر پرسیارێک هەر پێشنیارێک هەتان بوو ئەتوانن ئێوەی ئەزیز و خۆشەویست هەر ئیستا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 بۆی هەر سەرنجێکیان هەر شتێکتان ئەوێ بەسەرهات بێ لە بینی من و کاک عیرفانە یان کاک عیرفان خۆی پرسیارتان لێ هەبێ من لە خزمەت ئێوە بیرم دێ کاک عیرفان عملیاتێک کرا گەر بیرە ما بێ جا چەند عملیات کرا بەخواڵی نییە بە مەکینی خەیاتی دووریانمەوە هەموو جام تەقەڵا گەڵا من ئاگداری ئەوم دوو دەنێک بام و دەنچێک کشمی شتێکی جیپێکە بۆ خۆی هەموو جانی تەقەڵە بەڵام ئەوەی کە کاک عادل و جەزای ساز و ئێماتیم بۆ لاو بیرمەوە هەدیەکە چی بوو بۆمانێنەی بەڵێ تا ئێستا هەدیانم هەڵگرتووە بەڵێ زۆرم بۆ کۆکردنەوە بۆ تۆش و بۆ کاکە جەزا ئەخەی ناکە من مناڵی 6 مانگم مەساسە و نەقڵ و مشەتان بۆ هێناوم تەبیعی بەڕێزان کاک جەزایەک دۆشاوی تەماتەی یەکدانەی یەک نەفەری بووە نابووی لەگەڵ یەک سەلک پیازاوتم کاکەم بۆ چی تەشی بەگەیوتی ناوم بە عیرفانە شتی جدی بۆمە بەوەی پێ بکەنێ لەو ڕۆژەوەنێ من شتی بایعیم وەر نەگرتەوە ماڵتان ناوە بێ ئەوانەی ئێمە بەکاری هەموویم بۆ کاکە عیرفان جارێککە یاخوا بەخێر بی زۆر لە خۆشەویستان و زۆر لە ئازیزان ئەمێ پێتان بڵێم ئاماژە بەوە بم کە من کاک عیرفان نەڵم لە ڕووە حەمەدەمبڵ یەکێکە لە هاوڕێ هەرە خۆشەویست و ئەزیزەکانی من یعنی بڕواتان هەبێ ئەوەی کە من و عیرفان هەمانە پێکەوە هیچ کەس نیەتی بڕوا ناکەم هیچ هونەرمەندی ئەوەی هەبێ پێکەوە من حەزەکەم لێرەوە سەرنجتان بۆ شتێ ڕابکێشم و احترافی مۆزوعێ بکەم تا ئیسا لە بەردەمی عیرفانە منم احترافم نەکردووە بەڵام بەڵێن بێ لەبەر خۆشەویستی کاک عیرفان کاتەوە بەرنامەکەی من ئەم احترافی بۆ بکەم جا بە شەرتێ کارەباشی لێ نایم احترافەکە بەڵێ بەبێ کارەبا شەوێکیان خەوتبووم لە ماڵەوە زۆر درەنگ بوو جا عیرفان یەک کێشەی هەیە کە خەوت و خەبەری بۆ نەیاڵێ هیچ هونەرمەندێ بخەوێ تەسەور بکەن 20 بۆ 3 چەند جارێک لە خەیاڵی خۆم ئەوەی سە احترافەکەم چەند جارێک لە خەیاڵی خۆمە بلوزەکەی پشتەوە نییە لە پشتەوە عیب نەبێ هەڵ ببوو گورچیلەم و پشتی سمتم بە دەرەوە بوو خێرا ئەمیست بە خەیاڵی خۆم سبێتەکە کەسکەم و دایپۆشم بەڵام تااقەتم نەبوو لە بەرخەوەکەەوە ئەو پشتە و دیایمە دەرەکە ئەو تەپڵی ئینە هاتەنەکەیە ئەوە نەمزانی تەلەفۆنێکم بۆ هات و هەڵم گرتم بڵێ سێرکەم عیرفانە و تیاتی و پشکنە داپۆشە سەرما دەبێ خوا ئاگای لێ ئیسا احترافەکەم هەڵسام لە ژوورەکە و چاودێری ژوورەکە گەڕام وزانی عیرفان لە ماڵ ئێمەیە بەڵام سوتفەش کردبووی بڕوا پێ بکەن لەبەرەوە لە کاک عیرفانە زۆر هاوڕێتی و خۆشەویستێکی زۆر یەکجار بە دەرمانەیە من داواکارم کاک عیرفان پێش ئەوەی کە بچمە ناو شتی کۆمیدیەوە کاک عیرفان هەر زۆر بە جدی ئەمەیان بە جدی وەرگرە تۆ ڕە چییە بەرامبەر بە عەشق چ وشەیەکە دێ بۆ عەشق واللهی من خۆ عەشق هەرەوە نییە کاکە عومەر عشقی ئافرەتێک بی ئێستا بۆ نمونە جەنابە عشقی هونەرەکەتی ئێمە بە هەمان شێوە بەڵام ئیتر جار بەجارێکی ژەگەر عشقێکی لەگەڵا بڕووی هەر خۆشترە بێ یعنی ناترس ئەڵێ بۆ نمونە ئەڵێ وا پیر بووم و وازانم عەشق دەستم لێ هەڵەگرێ بەڵام نەمزانی کە دار پیر بوو بۆ سووتانت باشتر گەڕدەگرێ ئەک بەخوا جوانە یعنی خۆ من خۆمەزانم ئەو تێک نەر هەیە کاک عیرفانیش هەیە ئەوە نەپیرە مەگەر دایە گەورەم حەزی لێ بکە وڵات چکە بڕوا ناکەم بەڵا ئەو هینە ئەو لە من باشترە ماشەڵا جوانە ئەو بەڵام تو خۆمان لە عەشقا نەماین بەڵام حەزم کرد بزانم ڕێی بەڵێ نانە ئەڵێ پەیوەندیەک هەیە ئەچینە لای ئەو پەیوەندیە لەبەرەوەی هاوڕێیەکی زۆر ئەزیز و خۆشەویستی هەمووانە کاکە عوبێدی حەمەچیلۆ لە تاراوگەوە کاکە عوبێدی حەمەچیلۆم کاتەوە باش سەرچاو کا عومەر جان دیاری
منطقەکە خۆتی بە قوربانە بم کاکە عوبێدی حەمەچیلۆ چۆنی بە قوربان ڕێزداری احترام و خۆشەویستیم بۆ داگەران چاوەکانی ماچەکان بۆ خۆشحاڵم کە توانم قسە لەگەڵ قسەتان لەگەڵ بکەم کۆرە ئێمە گەورابین لەگەڵ تۆیە کاکە ئومێدیان ئەرە وەڵا ئەوەی کا عیرفانتی ڕازەکە گەورابین لەگەڵ تۆیە بەس کار ئەمە خۆتی بۆ باشی نایە بەس ئەگەر خۆتی بێت وەڵی باوک عیرفان مەسەلەی چی هەیە ئێ چی گۆرە گۆشتووە بۆ لم بکرێ لم پێویستی بە حەوت مەتری بووە بڵێ لم باشە محلێک پێویستی بە حەوت مەتری بووە ئەو بەڵام بەڵێ گیانە دەمەتریمان هەیە ئەو مەسەلەی چۆن بوو کێتی یاریکەم بە خەمە زیادەکەی نادەن شوتی ئاوا بووە بۆ قورعانە کاکە ئومێد ئەوە نەم لەم کڕیوە ئەوە نەم لەم کڕیوە بیرم نایە کاکە عوبێد کاکە عوبێدی حەمەد ئاجیانم بە ساقەوە بێ وەکو عومەرە پشکۆل پێشەوەی کە بخەینە پێکەنین من یەک داواکاریم لێو هەیە ئەم لایڤەی ئێمە لە پەیجە ئەکتیڤەکەی جەناب شێرکەیت باشە چاوت ماچەکەمە حەزم کرد دەستیار بم و خۆشحاڵم چاوتان ماچەکەم بەڕاستی تۆ دە و باشی نایە بۆ من کار ئەمە خەجاڵەت و دایە ببنێن کاکە عوبێدی حەمەچیلۆ ئەڵێم ئەگەر ئەرک و عەزێت نییە ئەگەر گوێبیسی منی ئالێرەوە پێت ئەڵێم چاوەکانێ ماچەکەم کاکە عوبێد تۆ هونەردۆستی هونەرمەندی عەزیزی هونەرمەندانی بۆیە پێت ئەڵێم لێرەوە چاوت ماچەکەم بە ناوی خۆم و کاکە جەزا و کاکە عیرفانەوە ئەڵێم ئەگەر ئەرک نەبوو ئەم لایڤەی ئێمە لە پەیجە ئەکتیڤەکەی جەناب تا شێرکەی جۆلێمە بەڵێ پێم وایە پەیوەندێکی تەوا بوو کاک جەزادەنگی ئێمە باشە لە لایڤەوە عیبی نییە کاکە ئەو دەمەتر و حەومەترێ مەزبەحەیە لمە وەڵی نازانمەوەی کاکە ئومێد باسی کرد من ڕێز و سوپاس و خۆشەویستیم بۆی هەیە بەڵام بەخۆەوە نم لەم کڕیوە لەم کڕیوە بە 12 مەتریش بە 16 مەتریش کڕیمە باشە ئەی ئەمەیە بزانم ئەو پێکەنینی قەبرستانە چییە ئەو تا بۆیان نووسی و پێکەنینی قەبرستان ئەوە ڕۆژێکیان تەنها یەک جار کاگەحمە و توانی بەڕاستی من بێنێتە پێکەنی نەوی لەسەر مەسرح نا برادێکمان ئەمری خۆی کردبوو لەسەر قەبرانە یانش کاک عومەرجان ئیتر من و کاگەحمە لە شوێنێکا دانیشت بووین لەو دەقەیە بەلا بەڕێزەکە قسەیە کرد ئەحمە قسەیەکی کرد زۆر بەقووەت بوو یعنی زیاد لە حەد بەقووەت بوو لەو دەقەیە کەسیش پێ ناگەنی لەگە قسەکەی گرم یا مەقاقەی پێکەنی یا مەقاقەی پێکەنین و مەلاکە ئاوریە پسێوتم کردم بەگریان نەسی چاو خۆش بێ یا ڕەبی ئالێرەوە چاوی هەموو خۆشەویستانە ماچەکەین کە گوێبیستی ڕادیۆی میلی گەڕیانن کە بینەری لایڤەکەی ڕادیۆی گەڕیانن پێتان ئەڵێم هەر ئێوەی ئەزیز ئیسا توانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 بۆ ئەوەی کە گوێبیسیەوە بین منەچمە لای کاکە ڤارۆی گیان ڤارۆی برازام کاکە ڤارۆ تەبعی کاکە ڤارۆ زۆر دەمێکەوەکو پێم وتن لاوەڵی شۆ خەریکی تەمرینە تا ئیسا لە هیچ دام و دەستگایەک و هیچ ڕادیۆ هیچ شوێنێ دەرنەکەوتووە بۆیە من داواکارم لە دەست و پەنجە ڕەنجینەکەی پارچەیە مۆسیقە بە هەوەسی خۆی چی ئامادەیە پێشکەشمان بکات فەرموو کاکە ڤارۆ ئەی ئافرم کاکە ڤارۆ
یا ڕەبی ئەو دەست و پەنج کاک عیرفان ڕۆ چۆم بەرامبەری مەڵام کوڕی خۆتە وەڵڵاهی کاکە عومەرجان من تەمەنامە کرد ئەوە ئاواتی خۆم بوو کە ڕۆژە لە ڕۆژان من دانیشم و مناڵەکەم خزمەتکە بەڵام لەسەر شانەوە بەڵام ئەوەی ڕاستی بێ کاکە فارۆ بینیم لە زیاتر خۆی لە مویزیکا بێنێتەوەنێ بۆیە بە هاوکاری برادران وەکو بەڕاستی کاکە برامی قەندی زۆر هاوکاری کاکە فارۆ بوو بە پشتیوانێکی گەوری کاکە جەزای ساز بۆیە کاکە فارۆ بە شانازیەوەی تەستۆ دەکەی مامە جەزایەوانش کە زۆر پاڵ پشتی کاکە فارۆ بوو وەڵایی من وەکو خۆم بۆ حکومەی لە ساڵی 1965ەوە گەر پاڵپینەوە خزمەت کرای بوو بە چنار تا ئیسا من خەریکی هونەرم بەڵام بەڕاستی دەسوپەنجەیەکی زۆر جوانی هەیە و من زۆر لێ ڕازیمە چمە لای پەیوەندیەک کاک هاشم لە کفریەوە سڵاو لە کاک هاشم و دەڤەری گەرمیان و کفری بە قوربانە بم کاک هاشم گیان بە قوربان چۆنی چاوەکەم بەڵێ کاک هاشم باشە یعنی چۆن وازح تێ ناگەم ڕوونتر کاک عیرفان چی بکات؟ بەڵێ بەڵێ سا جواب تایەتەوە وەڵام تایەتەوە چاوت ماجەگەم ئەی چی کەت هەیە کاک هاشم؟ چیتر سەرنجێک تێڕوانینێک بۆ بەرنامەکە بۆ ڕادیۆکەمان چیترت بە قوربانێ بم کاک هاشم دیارە ڕادیۆ میلی گەڕیان بە ئێوەی بە ڕێز و خۆشەویستەوە بە قوربانێ بم چاوت ماجەکەم کاک هاشم سڵاو و ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموو لێرە تا کفری بۆ هەموو خەڵکی کفری گەورە تا بچووک بەڵێ کاکە عیرفان من لە مەبەستەکەی تێگەیشتمەوە من لێرەوە حەزم نەکرد بچمە ناو تەفاسیلی ئیشەکانتەوە چکە من و تۆ دایم بێکەوەی ینی بڕوا بکە بەزێ کاک عیرفان ئەوەی من بیستێتم پێم وایە بەرنامەی بەزمیش ئاخر حەڵقەیە وایە ئەوەی ڕاستی بێ بە تەمانی شەڵات چکە هەموو بەرنمەکان تەمەنیشی خۆی هەیە پێشەوە بەرنامی بەرنامە بۆ زەخامەتی خۆی ئەویش کۆتایی هەو کە شکۆڵ عینەشت ئەمیشت کۆتاییە بەڵام پرۆژی تازەمان هەیە بۆ پرسیارەکەی کاگاشە من چاوی ماجەکەم ڕێژ و خۆشەویستیم بۆ هەموو مەتیقی گەرمیان هەیە البته ئیشەکەی ئێمە کەوتەتەوە کاک عومەر جەناب خۆشی هونەرمەندی دەبێت سنووری نەبێ من لە هەولێری ئیشەکەم بەڵام لە ساڵێکە یەک مانگی ئیجازەم ئەچم بۆ کوردستانی ڕۆژهەڵاتی خۆشەویست لە سنە لە بانە لە مەریوان لە سەقەز لە هەموو شوێنە بێ ئیشەکەم سلێمانیش هەر شاری خۆم و کەرار و کفری و خانەقین و هەڵەبجەی سەربەرز و ئەمان هەموو بە مڵکی خۆمان زای ئێمە سنوورمانیە بەڵام ئێستا ئیشەکەمان کەوتۆتە هەولێر و هەولێر زایدن پایتەختیشمانە زۆر خەرکانەکەی لە دووەلە عەرەبیەکان شانازیەکەن بە سەحرایەکی لە مۆبای ئێمە شانازی کردین بە هەولێری پایتەختە تەواو خۆ من بە حەقەت لەم قسەی کاک عیرفان زۆر تەواوە هەموو شار و شارەچوەکان ماڵی هەموو هونەرمەندانە هونەرمەندیش مڵکی خاصی هیچ شوێنێک نییە لەبەرەوە ڕاستەکە کاک عیرفان و چاوی کاگاشمیش ماچەکەینە چین لای پەیوەندی چکەمان هاوڕێی دێرین هاوڕێی هەمیشەیی پەیامنێری خۆبەخش کورە لە هەولێری پایتەختەوە ئەحمەر خۆشناوەتی هاوڕێی هەمیشەیی ڕادیۆی میلی گەڕیان ئەحمەد خۆشناوەتی قوربانە دەبم جەرگم سڵاو لە جەنابەت کاک ئەحمەد خۆشناوەتی لە پایتەختەوە سڵاو بۆ تۆ بە قوربانێ بم وەڵایتر هەمویانم هێناوە هەمویان بە قوربانم کاک ئەحمەد خۆشناوەتی چاوی هەموو هەولێر و هەولێریان ماچ دەکەین و تایبەت جەنابەت هەی گیان بەرنامەی پێش و کاک ئەحمەد گوتی کاک عیرفان تا 75,000 پێ نەدەی نایە 75,000ەکەت پێداوە یان هەرەواتوە خۆ ئاگاو لێ بۆ هەن لە بەرنامەکەی ترا چەند وەسفیم کرد وەڵی هەرکە هات کاکە جەزای ساز ئەزانەیە و بەڕێبەری ڕادیۆیە لە خوارە مەخزنێکی 75 پیشاننا ئەمە بەسمەوە 75 جان فەرموو لە خزمەتە قوربان خزمەت من تاوەڕێ کار لەسێ بووم بەس نازانم دوتر بەرنامەکە پەخشکرا وەڵی پێشمان خست خۆ عیرفان ئەگەر بابزانی کاک جەزا لە 12 بە منیوتی بەرنامەکەمانەیە زۆر بڕوا لەبەری خەڵک تۆزێ تێر بێ لێمان ئەمە یەک دووەمیشتی جەزا بە منیوت مامۆستا جەزاوتی عومەر ڕاکە وتم چییە وتی عیرفانیت لە 12 نیوەڕۆ من لە فلکەیەوە سام تا تووشم وە لەگەڵ عیرفانم بینێر و تەگەری پێشەوەیم کردەوە چکە من نەیگری ئەڕوا یەکسەر نەمێش بڕواز لای خۆم حیزم کرد بۆی نەڕوا تەگەری پێشەوەیم کردەوە نیوە بەرنامەکەم لێڕۆی چونکە من چاوەڕێی کاتژمێر سێ بووم کە سەیرم کرد تازەوە لە بەرنامە دەست پێکراوە بە قوربانێ بم وەڵی ئێمە کاتژمێر سێ دەستمان پێکرد پێشتریش بووانە
پێش تێ بوو پێش تێ بوو ئێشتا سێ نەبووە حەزی کۆتایی پێ دوای دەست پێکەینەوە لە خزمەتە کورە بڕوا بکە کاکی گیانیانی تۆ کاگ ئەحمەد خۆشناوەتی خۆ تۆ پەیامنێرێکی خۆبەخشی ئەم ڕادیۆیی ئەم حکومەتە سەری لێ تێگاوین ینی بۆ نمونە لەم ڕۆژانە من برادێکم پێگەیشتووەڵە کامەر تۆ شعرێت چییە بۆ پاییز وتم من معاشی بەهارم وەرنەگرت و پاییزی چی ئاخر بەجددی من بێتی بێگوتم ئێستا بڵێن بەریتانیا لەگەڵ خۆمان 2 ساعت 3 ساعت فەرقە گوتمەوە سلێمانی دەستا لە کاتوێگەڵ پێشمان کەوت بێ لای حکومەت دابێت کورەنەوەڵە کاکە ئەم بێموچەیە سەری لە هەمومان تێگاوە بە قورعان ئەخەوتا فەقیرە گەر ئەگەر عیرفان سەری لێ تێک نەچوێ بەم گەرمایە من ئارەقم کردو عەلادیەکی لە پەنای خۆی دانا و زوو دەستی گەرمەکات نازانم وەڵی حسای ئەڵێ تەپڵیانێ ناوە گەرمیەکان خێرا دەست گەرمەکات بە قوربانێ بم خۆش ناوەتی کاگ ئەحمەد گیان چاوت ماجەکەم کاتێکی خۆش خواتان دەگەت سواس بە قوربان بەسەر چاو سپاس و خۆشەویستیە نێرم بۆ کاگ ئەحمەد خۆشناوەتی هاوڕێی هەمیشەی ڕادیۆی میلی گەڕیان پەیامنێری خۆبەخش لە پایتەختەوە بەڕاستی کاگ ئەحمەد خۆشناوەتی یەکێکە لە هاوڕێ هەرە خۆشەویستەکان و برا گەورە و ئازیزەکانی ڕادیۆی میلی گەڕیان کە لە شاری هەولێرەوە زۆر پاڵپشتی ئێمە بۆیە چاوی ماجەکەم کاگ عیرفان شتێک بەسەر خۆت یان بەسەر هاتێ شتێک ئەتوانم من لێرەوە پێ بڵم ئەگەر عەزێت نەبێ ئەو جارێک کاگین ئەو ئینکەناچۆ تەگەری ئەم دیویم کردەوە بۆ سەتا بزانم کاگ ئەحمەد لە کەرکووکەوە با زۆر نەمێنێتەوە کاگ ئەحمەدمان لەگەڵە لە کەرکووک سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ کەرکووک کاگ ئەحمەد لە کەرکووک ئەم کاتت باش هەر لە کەرکووکەوە چەپچێ بوو و چەپچێ نەرگیز پیرۆز بە کاکە عومەر و کاکە عیرفان گیان بە قوربانێ بم بە قوربانی ئەو شارە بم ئەو شاری گڕ و خوێنە ئەو شاری خۆڕاگرە سڵاو ڕێسمەیە بۆ کاکە دەبای پاس بەناوی ئەوی شۆ چاوت ماجەکەم ئۆتالیۆ ئیشارەتم بۆ هیوادارم کاوە مەرجان ڕادیۆی ملیش وەکو ڕادیۆکان دیکە نەبێ کوردەواری فێرماکە و فێرمان نەکە نانا ئیشەڵا من لەو قەناعەتام و حەزەکەم لێرەوە گرنگیەوەتان بەمێ کە ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆیەکی هەر هەمووی خۆبەخشە و ڕادیۆیەکی ئەهلیە سەر بە هیچ دام و دەستگا و هیچ شتێکی مەحزابانە نییە دڵنیاتانەکەم یەقینتانە دڵ ئەحزابانەجی ناکەم بۆ ڕادیۆ من و پێش من لەڕۆ کاکە زاقوامە کوڕەکەتە گەر من لە تۆری کۆمەڵایەتی و سێرەکەم نازان کوڕەکەشی لەگەڵایەتی ئەگەر کوڕەکەشی لەگەڵایەتی بۆ خۆی قسە خۆشە یا تۆژە قسەمان بۆ بکە چونکە خۆی بەڕاستی ئەکتەرێکی زۆر سەرکەوتووە من بەڕاستی زۆر مەجلی بردێکە لە کاتێکا بوو بابزانم لە زەنگ و ئەگەر بەهاڵە نەبووکە ئەسان لەوێ بەرنامە تشتی کۆمیدی پێشکەشەکە بەڕاستی زۆر دەخۆشیە یانی ئەمە ئەگەر ئەو هونەرمەندانە هەتا زوو قەزیان بدی دووادارم کاکە ئەزانش تەمەنی 100 ساڵێ و بەسادرێژی بۆ بێنە بۆ مناڵەکانی من چایە ماسەکەم چونکە بەڕاستی هونەرمەند لە وڵاتەی ئێمە کاکە مەرجان هیچ داهێش پێ نادرێت بەڵێ زۆر ڕاستانە وەڵا کاکە گیان ئێمەش چاوی تۆ ماچەکەین و بەناوی خۆم و کاکە عیرفانەوە خۆشەویستی و ڕێزمان هەیە بۆ تۆ لە کاتی ئاڕیان نەبێت چەپچێ بوو و چەپچێ نەرگێز مەرەتان نەبێنم بە قوربانێ بم کاگ ئەحمەد بەناوی خۆم و کاکە عیرفانەوە جەخۆ عیرفان زمانی نەسوتاوە خۆی قسە گیان کوردی نازانم گیان ئەو کاتێکە کارفان داواتی کرد ئەوتی مریشمانە دوای نۆزی بۆ دێنە بەسەر چاو بەسەر ئەو چاوم هەن لێرەوە بەناوی خۆمەوە بەناوی کاکە هۆ ڤارۆگیان بە قوربانە بم ڕێزم هەیە کاک عیرفان جوای بەرەو خۆ دەمەنەسوە چاوی ماچەکەم کاک ئەحمەد ڕێز و خۆشەویستی مێ بۆ هەموو خەڵکی کەرکووکی خۆراگەر البته خاڵی قسە سەر شتێکاڵێ هونەرمەندان لای ئەمە ئاوڕیان لێ نایەنەوە ئەمە بێمە وەکو هونەرمەند وەکو ئەم ستافی خۆمان وەکو ڕادیۆی میلی پێویستمان بە هیچ لایەنە نییە چکە خۆشەویستی هەیە لە بینمانە خۆشەویستی و ئەو تەلەفۆنەی تۆ ئەو پاڵپشتەی تۆ بۆ ئێمە گەورەترین سەرۆت و سامانە زۆر ڕاستە من لێرەوە چاوی کاگ ئەحمەد ماجەکەم و ڕێز و خۆشەویستی قبول فەرمێت و چاوی هەموو ئەهلی کەرکووک ماچەکەم و هەموو شار و شارۆچەکانی ئەم کوردستانە دیارە ئێمە وەکو هونەرمەندان و وەکو ڕادیۆی میلی گەڕیان
تەنها پاڵپشتی ئێوەیە ئێمە یەشتۆتەوە بەخۆ بەخشانە بەڕێزان من لێرە حەزەکەم یەکشت بڵێم وەلەو ئێمە وەکو ڕادیۆ میلی گەڕیان و سافەکەی هەرگیزا و هەرگیز پشتمان لەو شتانە سار نابێتەوە بەعزێک هەیە مەسەن کۆمنتی نەشیاوە نووسێ ئەزیزم تۆ دانیشتووی لە ماڵی خۆتە قاچق سۆ سەر قاچ یان ڕەنگەی سەر لە کافتریایە کابی ئەم کەسەی کەی بینی بەرامبەرتە کە عومەرە بچکۆلە ئەوەش کاکە حەمەدەم بڵە و کاک جەزایە لەسەر مەسوولیاتی خۆی شێک بورهانە کاکە جەعفەری ئەزیزە جەعفەر جەلالی هەموو کاکە ڤارۆگیانە بە قورعان کە چوومە ڕووسان لەخەوە مەرقە ڕامەوەشان کاکە حەمەیە هەموو جوانە خانە بانە خانە هەمومان خۆ بەخش هاتوین تۆ لێرە کۆمنتی نەشیاوە نووسی بۆ نمونە تۆ ئازادی من بۆ زۆر خۆشحاڵە بم خۆ ناکرێ من بەدڵی هەموو خەڵک بم ئەبێ هەنێک ڕقی لێمان بێ هەنێکی شێمەی خۆش بێ بەڵام الحەمدولیلا نسبەتی زۆری هەم دەستخۆشیە نێرەوە من لێرەوە بە ناوی کاکە عیرفانیشەوە زۆر لێرە نووسیانە کاک عیرفان دەرچووی ئەکادیمیە نەخێر کاک عیرفان خۆڕسە یعنی ئەوە تا فەرمو کاک جەزا ئەرە وەڵا ئەوەی کە کۆمنتەکەی نووسی ڕازەکە دڵی ئەمە ناخۆشەکە ئێمە دڵی جەنابە خۆشەکەی و لێرەوە چاو ماجەکەم نامێناوە بەرم بەڵام کاکە عیرفانەوە تا لە بواری کۆمیدیایە بەبێەوەی دەرچووی ئەکادیمێ بێ ڕقەمە لەناو کۆمەڵگایە سا کەسێکی دیارە بەڕاستی مویمەوەی خۆی بە قوربانی دایکە بوو خۆی ئەزانی چۆنە من ڕێزمانێ بۆ بە ڕێزەش خۆشە نییە کەسی ئەکادیمی بێتر هونەرمەندێکی باش بێ من کوڕی پیاوێکی فەقیرم کوڕی پیاوێکی کرێکارم خۆم دروست کردووە بەڵام بەو بە ڕێزە ئاڵێم ئەوەی کە نەجمە ئەوەی کە دیارە لە مناڵی فەقیر دروستە بێ زۆر ڕاستە ینی ساو جەنابە کاک عیرفانەوە تا خۆی دروست کردووە ڤارۆگیانیش بەبێ ئەوەی یەک شتی خوێندە بێ بەبێ ئەوەی چ بێتە هیچ دەورەیەکی مۆزیکەوە بڕواتانە بێ 150 هەیە من ئەڵێم چەند ساڵە گۆرانی ئەڵێم قەدەوە نەمرتاح نەبم بەم کوڕە ڤارۆگیان ئەوە لە بواری شانویانە بە زەبواری مۆسکەیە ئیشەڵڵا ئەبەم زوانایی بینن بەسەر چاو ئیشەڵڵا بەم زوانایی بینن کاکە ڤارۆگیان لەناو کەناڵە فەزایەکانە کە چیەکە بەو سایزەرە بڕواتان هەبێ من یەکێکم لەوانەیە کە زۆر حەسم لە 250 کاکە ڤارۆیە تەپڵێکیان بۆیە ناوم ئەڵێ مۆزوعی تەپڵەکە و علادینەکەمان بە باسکە بەسەرە و چاوە ئەمەش تەپڵەکە و ئەوش علادینەکە کە بیویانە بەڕێزان جارێککە من لێرە خۆشەویستیم قبول فەرمونون جارە ئیسا وردەوردا ئەچینە ناو بەسەراتەکانی من و کاکە عیرفان و قسە خۆشەکانی کاکە عیرفانەوە ئەوە علادینێکیان بۆدا نابین پێم وایە ساڵی 1992 بوو ئەمە ناڵم عیرفانجان کوڕە علادینێکیکە نانا ساڵی 92 بوو بۆیان دانابووین لە دەربەنی خان کاک جەزاوتی بەڕێزان ساشیەوە هونەرمەند کاکە عومەرە بچکۆل و ئەرۆ لەو لایفە من ئەوەم قرتاوە ئەمەم قرتاوە لەو لایڤەیە بەخوا دان تەواوە عومەرە بچکۆل و سحرێک بەفر بوو ئیتر منیش تەبڵەکەم ئاوا گەرمە کرد بۆ علادینە لەبەرەوەی سار دەبێت و خۆتانزان ئەمە پێستە محاویلشتیشی نیوەزان محاویلێکی خۆ بەکارە باشیش ناکە ئەمە تەبڵەکە وەڵام منیش ئاوا خسمە بەر ئاگرەکە و کارجەزاوتی ئەمە علادینەکە بکوژێنەرەوە دوایەوەرەوتم باش میش ئاوا فوم لە علادنەکەدم وڵاتی هەموو ڕیشتمەکاتە ڕیشمە بوو هەموو ڕیشتم سوتا و برژان و برۆ و جا کاکە بڕوا بکە ینی هیچم پێوە نەما زۆر وەڵێکی خراپەوە داوایان کردبی ژەرمۆجارێکی ماوەسە دوای ئەوەی کە گەڕایەوانە کە ئەوەشی بەسەراو کە هاتی لە دەرەوە من نەبینی خۆ ئاگای لێ ماچم کردەوە مریشکەکانە هە لە بازار بە پەرەمێسەڵێک ڕوزیێنن ئەو عیرفانەوتی عومەرەوە چێتم وەڵای کاکە جا کابرای سایقیش کە سوار بوونێ و چەند نەفەر وتم 6 نەفەر و فڕۆجایەکی ئەوە بەسەراتیەوە بوو کاک عیرفان ئەمەیە لێرە و بەسەراتیەوە بۆ بجێڕیتەوە بیرە ماوە ئەوەی کە منە بردەوە وتە مریشک و برنجمان هەیە بەڵێ ئەم بیر ماوە زۆر بە خۆشحاڵیشەوە هاتی بەڵام کە بردمیتەوانێ نۆکاومە بەڵام بە چاوی عومەریەوە جوان باستان نەکرد بۆ ئەو ڕۆژی کە نۆکاوەکە مابەیەوە نۆکاوەکە مشکی پیا ڕۆشتە بوو بۆیە وتم تۆ بیخۆی مشکی تیا ڕۆشت دوایەوە نییە ئیتر وتم بە ئەوان بیخۆن باشتە بەڵام ئەوە جوان تا ڕوون کردەوە بۆ خەڵکە بەڵێ قاپەکەش بۆیە لۆ قاپەیە بۆم دانێ جار بەجارە پشیلەکەم لێ ئاوی خواردەوە وەڵا باشە حەمدولیلا ڕێزی لێگرتووە مەزانی بڕوا بکە قورخێنەمەیان میاوە جاکە عومەر یەکشتی خۆش بۆ ئێوە بۆ خۆشەوی سام ژەرمەوە ڕۆژێکیان کاکە فارۆ داوای پیسای لێ کردم وتی باوکە پیسا تەمان من هەرچیەک فارۆ بیخوا بێ دایکشم بیخوا چکە دایکم دایکیان بۆ لێرەشەوە هەواڵە ڕەت دەکەمەوە کە زۆر لە پەیجەکاندان بەزانە بوو داکی عیرفانی وەسام عومردۆ لە خوای گەورە بە زیابێ ساغ و سەلیمە تەنها مردن بەدەست خوای گەورەیە ئەوە بوو کە دایکم گوێی لێ بوو وتم بابوو پیزایەکیش بۆ دایکم بێنم وتم فارۆ تۆ چییە خۆیتی مشەکە وتم دایەتەوە وتی وەڵای فارۆ چی خوا منیشەوانە وەڵا پیسا مێنایە بۆ ماڵەوانێ ئەوەی فارۆ مایەوەی دایکم مایە و سێکم دایکم دانیشتبوو نییە خۆتم دایە و بۆ نایخۆی تی کوڕەکەم تۆ بۆ کوڕەکەی خۆت سەیکە قاچکی پێوەیە پەنیری پێوەیە تەماتەی لەسەرە خدە باوی منیش ئاوا بووە بوو ئەوی منی چی لەسەر نییە
بەخوا کو یەک وایە وتی بەخوای چی پیۆنیە سێرەکەم پیساکەی بە هەڵۆ جێڕادانا بوو فەقیر بە قوربانی دایکە بم قوربان ئاگاو لە دەمە بێ هانی بە خراپە ناکا کە دایکی منە دایکە بە قوربان ئاگاو لە دەمە بێ خەبا بە خۆ بە خراپە نەموتووە بە قوربانیە بم دایکمە بەخوا من لێرە ئەو دەسانەی ماژەکەم کەشتی وەک تۆی گەورە کردووە بەڵێ بەڕێزان من لە کاک عیرفانە یادەوەریم زۆر زۆرە و دایکی دایکمە و من زۆر کات لێرەوە کە ئەڕۆم دەستی ماجەکەم و کەسێکە کاک عیرفان لەوانەیە کە زۆر حرمەتی ڕێزی دایکی دەگرێت بۆیە من چاوی کاک عیرفان ماجەکەم کاک عیرفان ئەگەر پێم وایە پەیوەندیەک ماوە لەسەر خەت بوو ئەو پەیوەندیە ماوە یاد نەما پچڕا کاک عیرفان ئەگەر شتێکە بە بیر بێنمەوە ئەگەر بیرە ما بێ کێشانەیەکە کڕی بۆ خوشکە نەسرین و پێم وایە لاپتۆپێکشی کڕی بوو بۆ بۆزەی گیان ئەو بەسەراتشمان بۆ باسی وڵی ئەوە هەرەوی ڕێجیمەکەم کاکە هەردا نابەز ڕەمەزان بوو بەڵێ ڕەمەزان بوو منیش تەلاسوێکم بۆ کڕی وتم کولی ئێوارەی خۆ پێشە وەڵا وەزاوتی وڵا باوکەم منیش لاپتۆپ لاپتۆپێکشم بۆ کڕی دەی ڕۆژانە خێزانم خۆی کێشە ناوشانی پانترە بوودا نابەزی ئەتر هەموو ڕۆژە خۆی کێشە وەڵای تر دایکم وتی و چوتمەوە دایکەوە قەپانە خۆی کێشێت و ئەمانە وڵا بەیانیەکە سام زریکەیەکە سەجێکم وەزانەوتم تو چێکشم وتی وڵا دایگەورە شو دەسەر لاپتۆپەکەم تێتی خۆمە کێشم شاشو ماژی تەقان شاشۆشتی تەقانم بەڕێزان لێرەشەوە ئاماژە بە شتی چکایەم کەرتێکیان بە میوانی ماڵی من و ینی خۆم و مناڵەکان و کچەکان چین ماڵی کاک عیرفان لەحزەیەک یعنی تەنها چرکەیەک نازام چۆن بوو هاتمە دەرەوە تەلەفۆن بوو بۆ جگەرە کێشان بوو سیرەکەم هەموو ماڵ و مناڵی منی لەسەر گوڵێکی سوور کۆکرێتەوە لەسەر فەرشەکەی خۆیان هەموو ماڵ و مناڵەکەم بە چاودێری و گوڵادانیشونەوە ڤەر پێکەن وەزای چۆن با خۆم بیژار فەرموو ئێوارەیە بوو تازە جێگامان داخستە بوو ماڵەوانێ یەک فەرشی بێجی بوو زۆر جوام کاکە عومەریش تەلەفۆنی کرد تیین بۆ ئەوێ هەنارمان بۆ بکڕە ئێوتم باشە ئەم شەوداوە خستۆت لە ناوەڕاستی فەرشەکەیە یەک گوڵی ئەمەنی سووری تیا بوو زۆر وا بوو خوا ئاگای لێوتم بانەی کڕم بە ماڵەوەتی نانابی کڕ عیبە عومەر و تێتیە هەناری چییە ناریشم کڕی بوو مارۆنی لێ لەسەر ئەو فەرشە چۆن بیخۆنی چی نایڵێ وڵا هەنارەکەمان هەڵوەناوتم عومەر ئەمە مەساحەی تۆیە خۆی و زاوای و کشی و هەموویم لەسەر ئەو گوڵە سوورەدا نەبوو سەریان ناو بەیەکەوە ئەو تلیاگە کێشن وڵای ئێمە لەسەر ئەو گوڵانە بێ ئەنار ناخۆین ناوەڵا هێکورە با بەس فرێدا قەشتەی نای ئێمە لەسەر ئەو گوڵان نارەخۆین بۆی کەوتە سەری یاری ڕانگەی دیار نەبێ بەڵێ بەڕێزان کاکە عیرفان خۆشەویستی منە و چاوی منە و ئەزیزی منە کاکە عیرفان گۆرانیە بڵین بەسەر چاومان من و کاکە ڤارۆ خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ دەست و پەنجە ڕەنجینەی کاکە ڤارۆ و ڕەبچکۆلەکەی کاکە عیرفان عیرفانەوە بنکەڕەکەی نییە بەڵێ ئەوە بەخواش لاریان کردمەوە ئاوا ئەوە بوو لاری کرێتەوە ئەنجامەشیان بووە چکەمە عیرفان ئەزانم دوومانەکە بێک و خازدارێکی تۆ ئاوی لێ بکەیت یای نەماوە ئەڵێ لاریان کردمەوە ئەنجامەمان بووە ئەچمە لای دەست و پەنجە ڕەنجینەکەی کاکە ڤارۆ و بە ڕەزامەندی ئێوە گۆرانیەک بۆ خۆشەویستی کاکە عیرفان و بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان ئەیخەمە خزمەتیەوە ئەم گۆرانیە بەڕێزان جارێک کە پێتان ئەڵێم ئێوەی ئەزیز دەتوانن هەر ئێستا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 07074 بۆ هەر سەرنجۆر پرسیارێک وەرداوە کارێگەیەوەتانە تا ئێمە لە خزمەت ئێوە بین فەرموو کاکە ڤارۆ گەڕیانێ بڕۆین ڕۆ خۆش لێنی هەوەشت أسيرت كريمة بطل في كاوة وعمنا فبنتي داوة أجيزنا جاوة نابل الراوة جبان تكردمة فعلقا يزير تماوم بطو أسير تماوم بطو أسير مسير
ژیان بە قوربانت باوکی باوکی جان جان عزيز بحلقي زلفي رشماري واكبر شي لا دوري ونايد الناري قدولي ويقام وكوبا ساري هاتشبيني ندمي يشقو دولداري مقار بمردن قوم بجيغير تمام بطو أسير مسير تمام بطو أسير مسير جان 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 ببالغاني زرفي ياباني مقار سربني سر جنيران رافي بداري نبم قرباني قتل رب نبي لم نبي زمير تمام بطوة أسير مسير تمام بطوة أسير مسير جان زور جرا وشادي كميوة نال الخوشية واسقط من نمديوة بابولي دلو ونشي خويديوة مجارو بيناوة لمن باريوة ريشم سفيبو بومبا بيابي تمام بطو أسير مسير تمام بطو أسير مسير يا ربي أودس وشاو خوش بي كاكا فارو براسي من چێژم وەرگر لەو مۆسیقەی جەنابە هیوادارم بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆ میلی گەڕیان لێمان ڕازی بێ. چۆن کاک جەزاجان؟ کاکە عیرفان لێرەوە کاک جەزا خۆشەویستیم بۆی هەیە زوو زوو شتەخاتەوە بیری من. تەجروبەی تۆ لەگەڵ ببوورە بەرنامەی بەرنامە و لەگەڵ بەرنامەی زەنگە، یعنی مەسەرەن تەجروبەکانت چۆن لێوەرگرت یان چی لێوەرگرت؟ خۆی ئەوەی ڕاستی بێ کاکە عومەرجان هەر بەرنامە و تام و چێژێکی خۆیە من لە هەر بەرنمەیەک و ئیسفادەیەکم کردووە، بەڵام بناغێ و ئەساسی من لە بەرنامەی زەنگەوە بێ ئینسان حەقیقەت بڕوە. ڕێز و خۆشەویستیشم بۆ کاک بەختیارە یالبەتە زۆر ئیسفادەی بە من گەیاندووە. ئیتر بەڵام دوایی قۆناغ بە قۆناغ لەگەڵ بەرنامەکانە ڕۆشتوم. ئێستش دوای ئەو بەرنمەیە پرۆژەی گەورەمان بەدەسەوەیە پشت بەخوای گەورە و بە خۆشەویستی و جەماوەرە بەرنمەیەکی زۆر 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 باشمانێ. ئینشەڵڵا هیوای سەرکەوتن بۆ جەنابەت دیارە پەیوەندێکمان لەگەڵەوە چوار قڕنەوە ئەچینە چوار قڕنەوە بزانین چێمان لەگەڵا بۆ چۆڕ ئیشم نەبا بەبا این ناڕۆم سەیەمە کاگاو بەشمان لەگەڵە لە چوار قڕنەوە کاگاو بەشە و کاتت باش کاک ڕابەر ببورێت کاک ڕابەر خۆشەویستی بۆ دێ ئەو هاو بەشم بینی بۆ هێلێرەوتم کاک ڕابەر چاوت ماجەکەم بە قوربانێ
کۆڵەکەی هنەری کوردی ئیسماعیل محەممەد بەڕی بەڕێز قوربانی تۆ بم کاکە گیان چاوەکەمی تۆ قسەمەکەم چاکەم دێ باش فەرمو جابر بەڵێ بەڵێ کاک ڕابەر گیان کاک ڕابەر گیان کاک ڕابەر گیان بڵێ گوێ لە ئێمەیە بە قوربان بەڵێ بڵێ جوێکەوە بەناوی کاکە عیرفانەوەی جوابیایەوە بە گوێ لێنە بەناوی کاک عیرفانەوە چاوت ماچەکەم و خۆشەویستیم بۆ دێ چای مازەی کارستان بەڕاستی هنەرێکی هونەرمەندێکی هەفتاوە بەتوانە و بەهێزە قوربانی تۆ بم ڕێز و خۆشەویستیم بۆ پشدەرەیە پشدەر یعنی منبعی ڕێز و حرمەت چاوت ماز دەکەم هونەری کوردی هەموو حەمەدەم باڕماکەم هونەری کوردی باگنین قوربانی تۆ سپاس دەکەم بەڵێ کاکە ڕابەرجان بۆ ڕادوی میلی گەڕیان هیچت هەیە دەستخۆشتان دەکەم نێوەدا هیوادارم بەرەو پێشتر بڕوە هیوادارم بەرەو باشی و بەرەو مواصفاتێکی باشە بۆ ڕادیۆمدا ئینشاڵڵا پەیدا بێت بە قوربانی کاکە ڕابەر بم سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بیتوێن و پشدەر هەیە هەر لێرە تا ئەو جێگەی جەنابەت دانیشتووی چاوت ماژەکە بە قوربانێ بم بە قوربانە دەبم برای گەورەیت خۆشەویستیمان هەیە دیارە ئێمە وەکو هونەرمەندان بە هەموو پاڵپشتانەوە ئێمە گەورەین و ئێمە جوانین کاکە عیرفان لێرەوە ئەوە چەند کەڕەتێک نووسیانە کاکە عومەر زەحمەت نەبێ سەفەرەکەی ئێرانتان بژێڕنەوە ئەجا خۆ بەسەر تو هاتۆ بۆ نەیجێڕیتەوە چێ؟ بەڵێ 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 ئەچینە لای پەیوەندیش کە کاکە هاوڕێمان لەگەڵە هاوڕێی برای هاوبەش کاک هاوڕێ خەلیل ئەم کاتەوە باش سەرچاو کامەرجان دیاری چۆنی هاوڕێجان باشی زۆر مەمنونم کاک هاوڕێ بەڵێ جان چۆنی بە قوربان وەڵا باش جان تۆ بۆ سەلەخەت بە چۆنی کاک هاوڕێ چۆنی کاکە بە قوربان کاک هاوڕێ جان بۆچی ئەلو باشی کاک هاوڕێ بەساقە بوون تۆ باشی هاوڕێی خۆمانە هاوڕێ کور برای هاوبەش هاوڕێی برای هاوبەشە هاوڕێ جان هاوبەش هاوبەشە یاخە خۆ جێمە ئەوە نیە چۆن هاوڕێ جان گوێ لێمە وەرە بابا قورگم مێشێ وەرم هاوار کرد گوێ لێمە بەساقە بم جان ئەوەی کە هاتم بۆتان ئەها 11 نەفەر بوون ئەوە بوون کە من هاتم بتان کوتم ئەوە ئاڵێ بەسەر ئەو چاوە هەر لێرەوە خۆشەویستیم بۆ هەیە هەر ئەو گەورەیەی تۆ بوو کەیساوە تۆ بە خۆشەویستی لای من مایتەوە قوربانە بۆ کاک جەزاش بە قوربانم کاک شێخ بورهان و کاکا جەزا و جوانەخان و بانە و برادران هاوکار و خۆشەویستەکان لەگەڵ یاد کاک محەممەد فەتاح کورە هەمویان سڵاو و ڕێزمان هەیە بۆتە بە قوربانێ بم هاوڕێی گیان برای گەورەی عادەی هەنێ مکەسەراتی کە هەیە بیجێڕین بزانم بیڵێ بزانم بیخەرە بیرم هاوڕێ جان من مەلەفی تۆم لایە بیجێڕمەوە خۆشەویستیم بۆ دێ هاوڕێ گیان بەخوا بەقەت ئەو دوو چاوم پیرۆزی و حەزەکەم مینەران و بیسەران پێ بکەن بەسەر چاو هەری سای خەمە خزمەتێ خۆشەویستیم بۆ کاک هاوڕێ خەلیل هەیە کاک جەزاگەر ئیجازە بە کاک عیرفان و بیجێڕمەوە گۆرانی برام هەبوو لێرە لە سلێمانی ئەو کاتە لێرە بوو هەستم کرد دوو خۆشەویستی وە کاکە عیرفان و کاک شێخ بورهان پێم گەیشتن وتیان کا عومەر قسەیەکەین دڵگران مەبە وتم نەوەڵە وتیان کاک گۆرانی برات هەستەکەین فێری خواردنەوە بووە بەڕاستانە وتی وەڵە ئێتر منیش خستمە پاقلەوە وتم شەو نایەمەوە ئەگە لە ماڵەوە بێ وتی باش نەیزانی لە سەعات 12 شەوا خۆم کردەوە ماڵەوە هەڵا خێزانمەوە داما بوتم کا گۆرانتی لەو دی خەوتووە فەلافلی خواردووە مەعیدەی تێک چووە هەڵا بەتانەکەم مەڵای ڕێک بۆ ئین تەپولە هاو گۆرەتم بابە ئەمە کەی فەلافلە با بەین ڕۆژ بێتەوە وەڵا بەین ڕۆژ بۆتم گۆران تۆ گەورەی پێشەوەی دەست لێ بەرزکەمەوە پێم بڵێ شەو لەکوێ بووی چێ فێری کردی وتی بەخوا کاگاوڕێ ئەوان ئەم کاگاوڕێ کە پەیوەندی کرد وتی ئەم بووە هەڵا منیشت زۆر بەپەسیەوە بەیانی بوونام نەخواردبووە بڕوا بکە احترامم کەرەیە بەلا مەچوارەکەیش پێکری کە عومەر بڕۆ ئەوەنە کەر ببووم هەڵا خۆم گەیان تیپەکەیان زێرەکەم ئەم هاوڕێ جەریدەیەکی پێ جامەسڕێ وتم هاوڕێ چەند نەفەرن تی 11 تم بە گۆڕی شەیدان بەو خوایە بە گۆڕی دایکم هەر 11 بەدەستم بیخۆن
وتی وەڵام زانی تیشێتمان بۆکەی لە یەک نەوە ماڵاوە بێ هەڵاکە جامەکەی سڕی منوتم وتی جامەکەی سڕیتم مەیسڕە بەخوا مێشکێنم وتی ئەم لا پاکرێتەوە لا بشکێنە هەر گەورەی ئەو پیاوای لە من کرد نەشەڕم کردو نە هیچ و لێرەشەوە بۆ جارێککە خۆشەویستی بۆ هاوڕێ خەلیل هەیە معاج کاکە چمە شارباژێر پەیوەندیەکم لەگەڵا پەیوەندیەکمان لەگەڵە لە شارباژێرەوە باشی بە قوربان چۆنی قوربانە بم چاوت ماچە چاوە ماچەکە مەمنونم ئەی خۆ من کاسپر نیم هەی من بارە وەڵ ئاخر ئەو دایناوە بەڵام خۆبی بناخی منیش چیمەتۆماوەتە دەست ئەی قوربانە ماخەزان منیش بلۆکمێنەوە چیمەتۆماوەتە دەستی ئەی چۆن گیان بەسەراتی فۆکەیش بۆ جێرمەوە و ئەو خەمە خزمەت و منش شاوی تۆ ماچەکەم و دیارە عومەرە بچکۆل و حەمەدەمبڵ و ڤارۆگیانیش هەموو بە خزمەتی ئێوە دانیشتین ئەزیزی من زۆر سپاس مەمنونم لە خزمەت بەڕێستە وڵی نازانم من بە قورعان ئەگە برنجیش بۆە تایسا ئاویتیانم ئەم بڵ ئەرێ ئەیفانەوە حەمەدەمبڵە لە چیوە هاو واللهی ئەوە زۆر جار باسم کردووە خۆی برنج بڵە خۆی هینە تەپڵیش بڵە کاڵەکیش بڵە ئەوەی ڕاستیوە کاکە عومەرۆ ختی خۆی مناڵێک بوو نای ڕێدار بوو یانەوە حەمەدەمبڵ بۆ مناڵە قسەی نازانێت تمیش لە خۆشەویستیەوە بەڕێزەوە خۆم حەمەدەمبڵ شانازیشی پێوەکەم و کاتێک هیچێکە لەو حەمەدەمبڵە پێیگەورا بوو بە قوربانم کاکە عیرفان من یەکشتی ئەم کاکە عومەرەتان بۆ بجێڕەوە کاکە عومەر حەپولکەم بات فەرموو بە قوربان بە قوربانە بم ئەوەی ڕاستی پێ کاکە عومەر تەلەفۆنیشی بۆ کردم تی باوکم زۆر هیلاکە لەوە چێ ئەمری خواکە بمرێ وتماخ بە حیاتی مردن بە مواعید بۆ مرد و مرێ چوزانی باوکەم ڕێتی بەخوا بە هەنی ئەمرێ دڵم لیا و باوکم ئەمرێ بەڵام یەک تکاولیەکەم مێ تەعزیەکەم کاکە ئەخە کاکەوتم خۆتۆ ماشەڵڵا ئەم هەموو برایەتێ کاکە گلیم لێکە تی کاکەم مەیە براکەم مەیە گلیم لێ ناکە وەڵا ڕاستەکە کاکە خۆمەش لەبەر ئەو براکانی و لەبەر ماڵەوەیان و گوێ بە عومەر نایم بەڵا کاکە خۆم کرد بە تەعزیەکەی عومەر بە خێراتنی خەڵکیە کرد بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن منی نەبینی تا چوم ئەوە نەکبەت بووم کورسیەکە بوو ڕێک لە بەردەمی کا عومەرە ڕێک ریزێ پیاوەستا بوو بە قورعانیشی شم نەکە بەس ئاوا دانیشتە بوو عومەر وتی بەخێر بێن بەخێر بێن بەخێر بەذاتی خوا داوام کرد لە براکانم وتم کاکە مەمنونتانم بەستی بێنە دەرەوە چونکە نییە باوکە ببرێ پێ بکەنی کاکە سەر ناخۆشە هاتی دەموچاوی نییە ئەو ئێرباگی پێتەقیوە چاوێکی خۆی مات من باوکم مردوو بەقەو خەفەتبار نەبوو تێگەی بە زۆر خۆی خەفەتبار کردبوو باوکی من مردوو بەقەو خەفەتاوی نەبوو والله خۆ منیش بۆ باوکە خەفەتبار نەبوو شلەکە گۆشتی تیان نەبوو وەڵی کاکە گیان چاو ماجەکەم کاکە عیرفان بەڕاستی زۆر شتێکی بەقوت هێنایەوە بیرم ئەشمە لای ئەو پەیوەندیە با زۆر لە خەت نەمێنێتەوە کاک هونەر شەمێرانیمان لەگەڵا کاک هونەر ئەو کاتت باش بە قوربان بۆ کاکجەزا بۆ کاک عومەر بۆ کاکە عیرفان قوربانە ئازیزە قوربانە بە قوربانی داواری بە قەولی شارەزوری شەمێرانی لە دەرگای حەوشە تا تەنکی سەربارەکە سڵاو ڕێز و حورمەت نەکرد بە قوربانی هەموو شەمێران بم منتیقەی دایکی من چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم سڵاو لە خۆت و لە خانەوادەیەک بێکشاو تاماچەکەم ئەیزانی کە من شەمێران ئەیزانی دایکم شەمێرانیە ئەزانم قوربانکاتی خۆی لەگەڵ کاکژیا دەردلێکشی لێدان بەڵام پێی نەگرت نەزار قوربانە بم چاوت ماچەکەم خۆشەویستیم بۆ دێ فەخرتان پێوەکەم فەخر قوربانم سڵاو ڕێز و لێدەتان خۆش لە هیوان سەرکەوتنکەوە یەک بێکشاو تاماچەکەم بە قوربانی کاکە هونەر بم و سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ شەمێران و بەشی پیرک و عاروان و ئەو پشقەڵایە و ئەو بەنتیقەیە تا ئەوسەر دڵاکەمی دڵەکەم بەڵام پێشنیارێک بۆ بەڕێستان ئەگەر ژمارەی تر زیادکەن بۆ پەیوەندیەکان باشترە ئەشەمبیلا ڕازەکەی کاکە جەزا تێ ئەو کاک جەزاڵێ وەرگیرا بەسەر سەر و بەسەر چاو
هەوڵێن پەیوەندیچکە ینی مەبەستمە مۆبایلێککە دانین پێشنیارەکە لە جێی خۆیان بوو ئافرم دەستخۆش منیش لێرەوە بە کاکە جەزاڵم بۆ یەکەم بە سپرایز کاکە پێویستە بە خەت بوو پێویستە بە پارە بوو سەمکە چکە منیش پێویستمە زانیەمەیتێ وەڵام منەمێ وەڵام من پێویستە بخات دەسم کردەوە بەزادی خۆ کاک جەزا خەری ڕاکات ناو بەرنامەکە و لە خۆشیە وای زانی خەت و پارەی بۆێنەوە بە قوربانێ بم بە قوربانی هەموو شەمێرانە بم چاوت ماجەکەم کاکە هونەری عەشرەتم بە قوربانێ بم کاتێکی خۆش بۆ تۆ چاوە ڕاستەکەم بەڕاستی کاکە هونەری ئەزیز خۆشەویستیم بۆ شەمێران و شەمێرانەکانی ژەیە بەڕاستی پێشنیارێکی زۆر جوانی کرد خەتێ زیاکە یعنی خەتێ زیاکە بێ بە عەریف نەبا بە مەبەستی تەلەفۆنە تەلەفۆن جان کاک جەزا براوەخە بکەین بەردەوام بین کاک عیرفان بەسەرهات و شتی خۆشی من و تۆ کۆتایی نایە لە ڕاستیە من لێرەوە پێم مەڵەن ئەڵەنەوەی ئێران بجێڕەوە کاکە ئەوە چوون بۆ ئێران پیاوێ هاو بە دوام هاوتی کاعمەر حەفلەیەگێ لە ئێرانیەی ئەروەڵا جان نەڵێم لە ڕووە خواگای لێ شەو نیوەی شەو تەلەفۆنی بۆ بکەم ئێوە وەکو هونەرمەندەی ناسن بەڵام من وەکو پیاوی تەنگانەی ناسم نیوەی شەو تەلەفۆنی بۆ بکەم ناجێڕەوە تەواو پەیوەندی هەیە و تەواو بێدەنگ بە پەیوەندی هەیە کاکە چینە کەلار هاوڕێکی زۆر زۆر خۆشەویستمان لەگەڵا لە کەلارەوە با لەسەر پەیوەندەکان نەمێنەوە ژیان سەرتەوقی سرم بە قوربانی هەموو کەلار بم بە قوربانی ئەو چاوە بم برای گەورەمی من لە خزمەت جەنابتە خوابم کا بە قوربانی دەفەری گەرمیان و گەرمەسێر خوام کا قوربانی یەک دقیقە خوام کا سیاق و کێمان تەکە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ جەنابە بۆ سمود و هەموو گەرمیان خوام کا قوربانی هەرچی گەرمیانی هەیە قەزای لە گیانم قەزای لە ماڵم لە ناخی دڵمەوە چاوت ماجە سپاس مەمنونم بە قوربانم ڕێز و حورمەت هەیە زۆر سپاس من لە خزمەت ئێوەیە میوادارم توانێ بێتم خزمەتم بە کوردێ کرد بێ مناڵە پێ بکەنێ من دڵخۆشە من گەورابم قوربانی تۆم کاکەش کاکە گیان سوپاست دەکەین بە قوربانی هەموو گەرمیان بین ئەزیزەکەم بەرنامەکە ڕازانەوە بەڕاستی چاو ماجەکەم خۆشەویستیمان قبول فەرموو قوربان چاومان خواگای لێ بێ گیانەکەم بە قوربانم دەسەمان برای گەورەی چاو خۆشەویستیمان هەیە بۆ گەرمیان و بۆ کەلار و بۆ هەموو شوێنانی کە پەیوەندیەکەن کاک عیرفان لێرە نووسیانە کا عومەر مەجالی کاک عیرفان بە ئێوە نییە وتم مەجالم بە کاکە پێی فەرموو بەڵێ بەڕێزە نەفەرموو تۆ ئیشەکەی خۆ بڵێ دەی من ئیترەوەی بووچین بۆ ئێران و لە ئێران وتم کەوتیان وەرە بۆ وتم مام یەکسەر تەلەفۆن کرد بۆ عیرفان بۆ لەگەڵمانایە بۆ ئێران تی باشەیە وەڵا هاو لەگەڵما بۆ ئێران هەر چوینە ئێرانەوە بڕوان پێ بکە دابارین بەسەریا ماشەڵڵا و سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئێران بەڕاستی عیرفان بەرناکەو وەڵا نەمزانی سەلامی هاوتی کاک عیرفان گیان پیانە و کا حەمەدەم بڵێش کا حەمەجان هایتە ماڵ ئێمە وەڵا بردیان و سێرێکی منی کردی عومەرجیان بە یارمەتی و وەڵا ڕۆی دڵم بوو بە ئوتوو وتم سای من گۆشتی هێنێ وەڵا یەک تەلەفۆنم کرد وتم کاکە گیان چۆنی وتی باشی وتم تخوا بە عیرفان نەزانێ من تەلەفۆنم بۆ کردی وتی دەی بڵێ لە خزمەتام وتم وەڵای 2000 مەلێ یاوە یای جەڵدە وتی دەی وتم بە قوربانێ بم نابێ گۆشت خوا چۆن وتم وەڵای یەکسەر جەڵدەکە لێ من جەنازەی چۆن بەرمەوەتی وەڵا ڕاستە وتم لە هەر ماڵێک بێ خۆی شەرمەکە ئەبێ تەڕەپیاز و نانی تیری بێ بەخوا تەڕەپیاز و نانی تیری نەبێ سوێن بەخوای گەورە نابێ هیچ شتێکە بخوا تی بەسەر چاو بێخەم بە وەڵا ڕۆیشت و عیرفان زانی هاتەوە دەموچاوی بیا و بێکە و دەرگای کەپسە وتم عیرفانەوە چییە تیواز بێنە عومەر ئیمام نەماوتم بۆ یەکشە بە تەڕەپیازیان بۆ داناوم بەنانەوە بە ناموسم بۆنی کەلانەی لێها قورخێنەی بای ئاگری 6 پلاکیەیە وەڵاتم چێ برازای خۆشەویستم کاکە هێڤارمان لەگەڵا هێڤاری برای فارۆ ئەلو کەناسکە دەمی ئەو کامیانە ئەوە هێڤارە کوڕەکەەوە کاکیدی هێڤار گیان هەموو کات کاکە هێڤاری برازام چۆنی قوربانی ئەو چاوە جوانە بم برازای جوان بەخێراتی میوانە بەڕێز دەگەتەکەم و دەستخۆشی لە کاک جەزاکەم بۆ دانانی ئەو ڕادیۆ بەڕێزە و هەر دەستخۆشیتان لێکەم بە قوربانێ بم کاکە هێڤار گیان پێشەوەی کە هیچ شتێک بڵێ چیت هەیە کە تۆ بەرنمەیەک
پەیوەندیە کەیت و باوکێ میوانە یعنی ئەتەوێت لێرەوە چی بە باوکە بڵێ بڕۆکە ئەمەدەڵم چی خۆشیەکە هەم مەتاڕم بڵم هەم هونەرمەندێکی شارەکەمە هەم مەتاڕم بڵم هاوڕێیەکمە مەتاڕم بڵم باوکێکە بۆ منانی خۆشیم هەست دەرم حاڵەتە یاسا بۆ من بە قوربانێ بم ئەو بەناوی کاتجەزا بەڕێوەبەری رادیۆ پێتەڵێم ئیسا تۆ داوا لە باوکی بکە لە عیرفان بڵێ ئایفۆنێکی 12 بۆ بکڕە وانە بزانە قسە دەشکێنێ بەخوا قیستەکەیەکی بۆ مێ لە ماڵی ئەوا بێت خەتەکە و باش نییە دایخە خەتەکە و باش نییە ئەوا لە بۆی کەمم کاکە با من با یەکشتی ئەم هێوارەتان بۆ ژەرمەوە خۆ ئاگای لە یەک مۆبایلم پێ بوو ئاخر مۆتیل باش وتی باوکە حەزم زۆر لە مۆبایل تازەش نیشم بۆ مارە کرده بوو باش وتی باوکە حەزم لێتی و با مۆبایلم پێ وتم بەسەر چاو شەتە ماڵە خەزوری با دەریێ پێی بێتووەمانە و دەستگیران نارە و وەڵام مۆبایلەکەم مایە پاش هەفتەیە وتمەرە هێفاجان ئەو مۆبایلم نایتێ و ناوانە دەریانە بیکە منە ئەو مۆبایلۆی دانێکی احتیادیم کڕی بوو تۆڵا باوکە ئەمە بە دەستگیرانەکەم لە منی سەنی بوو بۆ ئەو هێفارجان ماوی لە خەت مامە بە فەرموو باوەجان ڕازەکە ئاوا چی ئەوەلیات هەیە ئەی تۆ باش شە بۆ تەلەفۆن بۆ نەکردم کوڕی من هەنێ ئەوەلیاتی پێ بوتمان ئادێ ئەو بە قوربانم هێفارجان چیکەوە هەیە بیڵێ لە خزمەتا بم ڕاستەکە ئەو بە قوربانم هێفارجان هیچی کەت هەیە بە قوربانێ بم مەمنون بۆ پەیوەندی و هێفارجان وەڵڵی کاکە لە بەر باخەکەی منە جمعەیە پوش و پەڵاشی لێبوو باش لە پڕێکە گرمەیەک هاو گەڕی گەرەوناوە ئەو بەردەما لەو ڕۆژەوانەیە دایکی و هێوارە لە بەخواتەوەی باوکە بە قورعان چرخ بوو تەقی بووتیایە کا عمەر بە هیچ شتێ بۆم ناکوژایەوە باش یانوێ ساعت تراف بکەم یانی تۆ نەبووی نەبەخوا ئەگەنێ بەخوا ئاگام لێ کەم گەرەش ناکێشێ وەڵا نەجگەرا خۆم نە هیچ شتێک خۆیەتی لەوەژێ نێرگەلی کێشای بە خەڵوزەکەی فڕیا بێ وەڵای کاکە یەک شتی خۆشی من و ئەو کا عمەرە زۆر شتی منی باس کرد با منیش ئەوەلیاتەکەی دەرێن سەرەی منە فەرموو ڕۆژیجان بەیەکەوە بووین وتم عمەر ماڵی خزمێک مێت خوا کچێکیان تەواو نییە چین سەرێکیان لێ خوا هەڵناگری هاو لەگەڵمان ئەجا ئەو ماڵە خزمەم کچێکیان هەیە ڕێز و حرمەت مێ ئەمە بۆ خۆشیە جێرمەوانێ بۆ برادران تۆزێت تەواو نییە لە ئەقلا لە جیسما تەواوە بەڵام ئەقلا تەواو نییە کە چوینە ماڵی لەگەڵ کا عمەر کشەکە راوایە کردی جۆلانە جۆلانە عمەر وتی وەناوی جۆلانەیە وتم نەبا بە نابزان مەسەلە چییە وتم ئەرە بووە کە وتیەوە فترەیەکە حەز لە جۆلاناکە بەشێکم لەگەڵ خۆتانە بیبێنەوەمانە ئەمەش بە ناخێری ژیانی وتی دەقینا بیگۆڕن ئێستا من ئەوەی بین کاکە گۆڕی چلێکی لە دانی بەجیسم تەواو بوو ئەو خزمەمان یەک تەنووری کورتی لەبەر کرد بوو من و ئەمەش ئەوەی خوا ئەقڵ و شعور بێنەمان ماوە وەڵا کاکە چوین بۆ مەشتەلەکە وەلای جۆلانەکە عمەر وتی سواری ئەمەیەکن کە هات شۆکە ها کاکە ئەویش لەگەڵمانە کەس نێزانانی ئەمە ئەقلی تەواو نییە هەڵا کاکە دووەستانی تا جۆلانێ بەتاڵ بوو عمەر نەبزانی چۆن و مناڵی داگرت ئەمی قسە سەری وەڵا تۆزێ جۆلانەیە کرد سێکەم عمەراواکە تمۆچی عمەر وتی کوڕی ئاسمانەکە تەنورەکەی زۆر کورتە ئەم هەموو سیمێڵز لەش وەسابەت یارە جۆلانەیە ئەم هەموو پیاوە دانیشتە بوو سەری ئەوەکە من و عمەریش خەڵک ڕسمی لەگەڵا کردین بیری ئەوەمان نەبوو کە ئەمە جۆلاناکە و تەنورەکەی کورتە تم باوکە ڕۆچین بەخۆم کرد سەلامیش ڕسمی لەگەڵ مناگە لەو لا ڕسمیان لەگەڵ عمەرە ئاگەر بەڵێ وەڵا کاکە تۆزیگی پێش و عمەروتی کاکە دایکرا حەیامان چوو ئەم سمێڵزلانە نازانەمە ئەخلی تاو نییە ئەو کچە تەنورەکەی کوردە وتم بۆ قسەون نەکرد کاکە وەڵا چوو مەلایەوەتم سۆزێک جیانتی وتم ئاقل گیان دابەزە دا نابەزم وتم ئاقل گیان دابەزە مامە عمەریش ئەڵێ با دابەزە یا مامە عمەرە ڕەشەری بۆ دابەزم وەڵا دا نابەزم وتم مامە عمەرێ ئەڵێ عیبە خەڵک لە خوار دانیشە شۆرتەکە و دەرەکەوێ وتی خەمە نەبێ شۆرتم لە پیانیە برا ڕۆ چی من بە خۆمان کرد نەمازانی لەگەڵ عمەرە چۆن مڕوان پێ بکە خۆی ناوی نابم بەس قەبارەی هەبوو بەس تانی ئەقلی مناڵە قەبارە و کێشی هەیە بەس مناڵە کاکە هەرچی سمێڵزێ لە خوارەوە ساب ئەوانە کرد کاکە منە ڕوون ناو کاکە شازادمان لەگەڵە کاکە شازاد ئەو کاتە باش ئەوە بلۆک داگرێن وەرتان گرتووە کاک شازاد بە قوربانێ بم دەنگی باش نایەتە لای من کاک شازاد
نا مەبەستم وەیە ئەگەر بە مۆبایلەکەیە دەنگە نزیکەرەوە یان چۆن ناوەڵاڵی تەپڵە تەواو ئەوە تەواو ڕق بە قوربانێ بم کاکە شازاد خۆشەویستیمان بۆ دەیە قوربانە بم زۆر مەمنون ئێمە های لە خزمەتە زۆر دەستخۆشی دەکات جێدەوە لە کەحمانەکەم بۆ بەنامەجوانان هەر لێرە هەتا بوو سلێمان بە قوربانێ بم کاکە شازاد گیان چاوت ماجەکەم بە قوربانێ بم پرسیارەکە مەکە عیفانێ بەڵێ من لە خزمەتە خزمەت لە منەوە کە عیفانە ئەجای کاگەحمەوە لەگەڵانێ بۆ بوو شوێنێ دەڵی جوانە نێسەکانە بەجیابەجیاتن بۆ بەرنامەوەکاری چییە؟ وەڵای کاگەحمە و کێمە ڕین بۆ شوێنێ ئێمە یەکێکمانە ڕێوی کەرمانەکەین بە شەحنەوە بەڵێ بەڵێ ئێستا لە ماڵۆ کردومە بە شەحنەوە هینە آخر پێش ئەم بەرنامەیە ئەو بوو بە قوربان دوایەوە دوای ئەو کوشتی عیرفان کوشتێتی هەرەوەڵا پێشەوەی پێش عیرفان کاگەحمە بوو بە قوربان کاک شازاد بەڵێ پەیوەندی چکەمان لەگەڵە کاکە سامانی حاجی عەلی سامانی بەرنامەی زەنگ مامە حاجی يعني من قربان تعمل باشا شكون ئای بە قوربانێ بم مامە حاجی چۆنی باقي ضل بمطلع الرزم دسخوشين بو كاكا جزاي خوشويس بو أستاذ جوانا بخيرتني كاكا عيفاني جاكم كاكا عمر شاي توش ما جاكم شاي كاكا يفاري کاکە ڤارۆ بارو بە قوربانێ بم سامانی بەرنامەی زەنگ أما عمر إن جالسة بسراتي خوش مالاي أم فارو أما فوق عاقر ميناو چاو ماژەکەین کاکە سامان تۆ چیت هەیە أم فاروينيا الرواقة حسين صالح وكو ملاعب وهلا وشيء أما هاربو طبعا أمانو فارو أخلبا يا كرسمة مالي حسام بروفيت مع كرمانو حسام بوفريم يا أبو حاتيكم ثاني هي فار دانشتينا مثلا فارو دانشتينا مثلا بابا قاتي سرو قاتي خوار الكلبو بيت سردو فردو إيتا دارو بدي أي أبي كا عفان وتيبت مو عفان وشون ماول وروتي كاكا كان خرابي أرونا الرمنايا أم فارو يا فارو توم دي ذكر دواجا من سكة تو ذكر كمو توم يا ابن الزب يا ليتر توم دي ذكر دوا أما وش بودش يقول والله يتر حركة هاي كان عفان تلفوني يجيبوا كلام حاج جوار أبو ماضي ما وشجع وكاكا راوات ثانية من بدعوتي أي قوتي أي تأسد شو من هالقوت ده فارون بوادر أنا مو هاري كده جاي خوت هلا ده كمان أروح كده تأسفت أنا من هالقوت ده لو أنكرت وقتي والله من سامانی برامنەوێ بۆ قسەی تۆ تازە ما ئەوە نەبوو سیارەکەی هەبوو سیارێکی زلی هەبوو بڕواب کەسە سیارەکە دانیشتم یەکەم جارم بوو چوومە قاتی سەرەوەیان ئەمە سیارێکی زلێت یادا نابوو کە دانیشتم لێوتم با سوڕێ سوار بموتی لاچۆ بچکۆلە بوو زۆر بچکۆلە بوو هاتوو دانیشە باڵێ نێم یەک تاک پێڵاوی پێنام وتی بەلای دەم و چاومە خوا ئاگای ڕام کرد دەستیەوەشان دەست بەخوا گروپێکی سینەما هاتبوو لە تارانەوە بە تەمای کارێ بووم لەگەڵ عەلی سادقی ئەها ئەوەی لە ئاغا ماشەڵڵا عەلیەکە ئەو گروپە هاتبوون بۆ لام کاک سامان دانیشتبوون لە ماڵەوە ئەو هەموو مهندی سەوت و مصەوەر و هەمووی هاتبوون هاتە لامەوە دەرمەکرد تێ چی بزانێت چی مۆبایلێکی بەدەسەوتی باوکە بوو گەمە بشیلە بەڕستێکی کرد ئێستاش کرد لەخوا بەزیادە وا پیاوە لەگەڵ کاکە عیفان و کاک عادلی بێریفان باشە فەرموو ئەمە هاوین قرچە قرچی گەرمایە ئەو کاتەی من نووسنگەمان هەبوو عادلی لە میێڕوانە تەلەفۆنی بۆ کردین یا بۆ منیا بۆ عیفانی ئەمڕۆ شێ بکەینە پاقلەکەوە دێگەی طبعا من بە فەوتی گرج دێگەی شێ بێنامێنە سەرخەت ئادێ کاک سامانەسا بە سەوتی کش بێندیمان پێوە بکە جۆ بگرێت خوا سامان دوایەوە بیکە بەخواوە خوشکی خۆم سێر دەکەم دە قسە بکە پاقلەکە بێ کاکە دەی باش والله کاکە عادە تەلەفۆنی بۆ کردم تیدانێکی شازم دۆزیەوە وتم عادل کار دەخوێنێتەوە یاننا وتی تۆ قچێکە لە 50 کەمتری خوێنەوە من نەدەمێ باقیەکەی والله ڕقەمەکەی یان و تەلەفۆنم بۆ کرد عادل وتی وا خۆم بەرامبەری محیتی بەرێ بابێ بۆچی بەری بەس ناوەکەی نەڵێ یا ئەو کاتە عیفان ساری پێبوو من پێم نەبوو وەڵا موعیدمەکەم عیفان جان عادشتێکی وای کردووە لە حال وەڵا موعیدەکەمان سابق کرد تەلەفۆنم بۆ کرد برادەر قەمسەڵی لە زەلامە سەنەبوو ئەمەی کە خسمانە باقلەکەەوە باشە وتی ساری خۆمم پێە موعیدمان ناکەس چوومە بەر بازارەکەی عادل لێوە ڕێک بە جاو کاتە تەلەفۆنی نۆرماڵە بوو نۆرمالەکەم جازێکمان لێ بەستە بوو پێم وەڵا کە هاتمە بازارەکەوتم عادل کواکی هاوتا لەو بەرە خۆی عادل کردووە موعیدمان نایە بۆ توی مەلی
وەلای موقفی پاسەکە ڕەفیقی کە عومەریش ئەزانم کێ مانای برادەرەکە نەڵی ئەزانم کێ وەڵا کاکە تەلەفۆنم بۆ کرد وتم وا من ئێمە دەرەوە لە ماڵەوەمانە وەرە بۆ توی مەلی کە سوودی باش وتم ساری خۆتی پێیا بە ساری خۆمیم باقی خۆبی غەمە پاسەکانی ڕزگاری دا بسێکن لە دوای پاسەکەی عادیکە چۆتە دوادانی دوارم وەڵا من و عیفان و عادل سەرکەوتی چینە سارەکە عیفانەوە ئەو ڕووی پاسەکانی ڕزگاری ڕووی من و عیفانی عادی دەونەوە فڕەمان لە حتا لە موقیفەکە دابەزێ وت عادلی با خۆمان کەشف بکەین حیایی بەرەو وتم عادل واز بێنە جارە کەشفی مەکە وەڵا گەشتە موقیفی پاسەکە و ئیشدا بەزی و مانۆی مەگرۆ بەرەو خۆمان ئامادە کردبوو هەر سەیرمانە کرد تەلەفۆنی کرد وتی کوای وتم وا هاتم کەچیتی دەدرێن نەدەی گەرم بوو قرچە قرچ ئێمەش نییە لە سارەیە تەبریزمان کرد بۆ فێنە گەرمان ڕامان کرد وتم عادل وتی جارە با خۆمان کەشف نەکەین وتم ئەی وتی بە یەک موعیدیکەی بینێ بڵێ وەرە بۆ پاڵاس ئەستم بەخوادیۆ نەرما بۆ پاڵاس لەبەردەم پاڵاسی ڕاماگەر عادل وتی با دابەزم کاکە حای بەرەم فرد بەدە وتم دیگەرە عادل والله حتا هاتینەوە بازاری مۆسیقاکە لێ کەشفمان کرد تێگەی ویستم کارتی پێ بخێن وتم عادل با کارتی پێ بخێنەوە گەروتی دەستەکەمان جارە با کەشف نەبێت ئەمەش دیگەی بیەکەی دا بەڕاستی زۆر برادەر هەبوو لەو کاتانەیە لەگەڵ ڕێزم یعنی ڕێزم بۆ هەموو دەرمەدان بۆ هەموو ئازیزانە شتەکە بۆ خۆشین و زۆر کەسمانە قسە ئەو مۆقیفەوەمانە کاتمان پێ خوێنەوە دوایی عادل کەشفیەکرێت داوەشی وەڵا تامام سامانی برام یان تەبێی خۆشەویستیم بۆ دەی خۆت زانی من و تۆ ئەزمونێکی زۆرمان هەیە پێکەوە قوربانی دڵە تۆ برا گەورەیت لەبەرەوە هەر لێرە و پێتەڵم بەناوی خۆم و کاک جەزا بەناوی بابە لە زەنگ بەیەکەوە بووین منی لە زەنگ بووم ماوەیە وانە بوو کاکە لەبەرەوە شەمەی داهاتوو تۆ گەورەمانەکەی هەر لێرەوە وعد بە بە بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان لە خزمەتانم من بچووکی هەر هەمووتانم ئەو ڕادیۆ بە ڕادیۆی خۆمەتانم ئەو ماڵی هەموو هونەرمەندێکە من بە ماڵی خۆم ێزانم خزمەتکاری ئەو ڕادیۆم ڕێز خۆشەویستیمەیە هەل لە کاک جەزاوە بۆ هەموو ئەو سافە جوانەی کە لەو ڕادیۆیا کارەکەنوانەی پشتی کامێرە و ئیتر ئەوەی هەمووی لەوێ کارەکات شاوی یەک بێ شاماجەکەم ڕێزم بووە ئەوەی کە بە کاکە جەزا کرێت ڕواکە ئەحمەد بەس یعنی بە هیچ کەسێ ناکرێت و پیاوە دەوانەیە خەڵک زۆر باشەزانێ ئەزمونێکی زۆر باشی هەیە ئەو خزمەتی ئەوەی کا بە هونەر و هونەرمەندان و ئەوانە یعنی ئەگەر لەم گەورەترین تەصحیحەوە والله کاک سامان لە پێناوی خزمەتی هونەر و هونەرمەندان کاک سامان تەسەور کام کاک جەزایە خۆی گوێی لێمە چوو بۆ کۆڵم بۆ خارج ڕۆی بە ذاتی خوا من شەوێ لایفم بۆ کردەوە گریام واکو مناڵە گریام وتم کاک جەزا وەرەوە زای جەلالە گریام منە گریام چکە کاک جەزا نەڵێ میسال لە ڕۆ بەڕێبەرێم ڕادیۆ و بەڕێبەر نییە ینی بەڕاستی لێرە خۆی بە براپۆ لەو گەورەمانە بەس ئەو خۆی بە برابچوو کەزانێ بەڵام ئەو گەورەی ئێمەیە من کە سلێمانی بەجێ هێژە گریامە گریام کۆڵەکەکە لابێ لە ژێری ئاڕوخیە هەرە بە ذاتی خوا وەلا ڕایگرتووە ئەرە بەخوا لەبەرەوە بەناوی کاک جەزا و خۆمەوە پێت ئەڵەم شەمەی داهاتوو بەڕێزان خۆشەویستان پێتان ئەڵێم هەر لەم بەرنمەیە کاکە سامانی حاجی عەلی هاوڕێی خۆشەویستی من بە کاوەسەڵتەوەیە تێرە من بە بیجامەوە دانیشم چکە کاوەسەڵتە زۆر لەو جوانە نابا بە تۆ بە کاوەسەڵتەوەرە من بە بیجامەوە دانیشم چکە کاوەسەڵتە بەزە تۆ جوانە کاکە سامان ئەلبەتە خۆشەویستی منە یەکێکە لە هاوڕێی ئازیزەکانم یەکێکە لەو هونەرمەندانەی کە زۆر ئەترافیشی پێەکەم کەسێکی لە هاتووە دەمێکی ئیشمان نەکردو بێکەوە بەڵام حالیان سەرقاڵی ئیشێکی فیلمێکی سینەماین کاکە سامانیشم لەگەڵا خەریکی کارێکی جوانی بە بەدارە ناوەکەی کەشف نەبێت خەریکی کارێکی زۆر جوانی پشت بەخوا ئینشەڵڵا لە هەوڵای یا ڕەبی سەرکەوتوبی سامانی حاجی عەلی کاری بە نەگرتن و ئیشەکان ئینشەڵڵا وا بەرەو کۆتایی ئەڕوا کاکە سامان تۆ گەر شتێکی کەت ماوە تا من بشوکی بکەم بە قوربانم من خزمەتکاری هەموو لایەکانم بە خێراتی کاکە عیرفان و کاکە باڕۆژەکەم دووبارە چاوی یەکە بێکە داماجەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم بۆ خۆی و ماڕ و عایلە و هەمویان قوربانم هەر تەمە درێژ بن ڕێزم هەیەکەم ماریان بۆ بەڕێز و بۆ هەموو لایەکە سپاس کاکە سامان جان سپاس بە قوربانم کاکە سامانی حاجی عەلی خۆشەویستیم قبول فەرموو چاوت ماجەکەم سپاس بۆ ئینشەڵڵا من لە خزمەتانم شەمەی داهاتوو تۆ خۆ حازرکە ئینشەڵڵا پشت بەخوا مقەدەر نەبێ عومەر کوڕێمان نەماکوژێتان فەرمان وەرە نەبابە من تۆ بناسمی چی لێ نایە من تۆ ناسمی چی لێ نایە قبری ئەو باوکەم لە تەسویری بەرنامەی زەنگا بووین دوو پشکێک گیای بەو سامانە و دوو پشکەکەم مرد ئێستا کۆرۆنای کوژێ ئاها لە بەرنامەی زەنگ ڕۆشین تەسویر ماکە لە لادێ دوو پشکێ پێوەیە دوو پشکەکە نەتۆپی
ئێستا تۆ کۆرۆنای نێرومێ لە بن باخەڵتا ئێستا چی دەم هەرەوەڵا مارێک پێ مارەکە ڕشایەوە خەسان دوو عملیاتەوە مارەکە کرم سامانەیەکی لێ نایە خۆمەزام سامانێکی لێ نایە ئەو مارە ڕشایەوە بە قوربانم سامانی حاجی عەلی بە قوربانی حاجی عەلی لە کاتی هاوڕێیانی کەس نەگرین نە خەڵک دەسەکەت پێ برای گەورەیت برای گەورەی بۆ هەموو لایەک چاوی هەموو لایەک مازەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم بۆ ڕادیۆ قەشەنگ و جوانە کەماڵی هەموو هونەرمەندێکە برای گەورەی کاکە سامانی حاجی عەلی سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ یادەوەریانەی بیرت خستینە چاوت ناجەکەم زۆر زۆر داوای لێبوردن لە پەیوەندیەکە کەم کاکە سۆران لە هەواری شار کە لەسەر خەت بوو زۆر مایەوە و پەیوەندەکەی داخرایەوە کاک سۆران بە گەورەی بمان بەخشە داوای عەفومان هەیە بە قوربانە بیزەبت من لێرەوە ئەمەیە بە کاکە عیرفان بڵم یادەوەریەک لە تایحانە یان شتێک لەو کاکە تۆ دنیای تەسویرە هەیە کاکە ئەوە ئەو ساڵی 2000 بۆ ئیشەم کرد بە عەرەبیەکەم و تەیحان ئیتر ئەو بوو مەسەلەی ئەو پرۆسە و شتەی بەسەرا و بەساریان ناو تەیحان دوای منافسم بۆ پیابوونەیە ناعلوج بەڵامی تر لە هەر شوێنەکە عەرەبیان نەبینی پیانە و تەیحان لە بازار ڕۆژێکیان ئەلم بە دەرکی سەرای عەرەبیەکە ڕۆی ڕێزم بۆ یاخچەکانێ چاویان ماچەکەم ئەلیەوە ڕۆشت بۆ بردنی بۆ یاخچەکانە هاواریان لێ کرد بوو تەیحان کابرا زۆری پێ ناخشت ئەمە چییە کورد هەر پێمان دەڵن تەیحان وەڵا خۆی کرد بە شورتەی سەرایە خۆی کرد بە ناو پۆلیسەکەی بە دەرگات ها تەیحان بۆ چۆوە مشکات بکە بە قوربانێ بم کاکە عیرفان دیارە من و کاکە عیرفان شتی زۆرمان هەیە پێکەوە ئەچینە تاراوگە و خاتون نیشتیمان هاوڕێی هەمیشەیی و خۆشەویستەکەی ڕادیۆی میلی گەڕیان نیشتیمان خان سڵاو بۆ جەناب خاڵە گیان بە قوربان چۆنی سڵاو ڕێز و خۆشەویستیمان قبول فەرموو لێرەوە تا ئەو شارە و ئەو وڵاتی توی تای بۆ تاراوگە قوربانە بم خاڵە گیان ئەزیز و دەستت وەرگێ بە ساقە و دەستخۆشی دووبارە هەزاربارە بۆ تۆ بۆ کاکزای خۆشەویست و بە خێراتی ئەو میوانە ڕۆحتەکەی شەکەم سپاس خۆشەویستی جوابی بەرەو کاک عیرفان بەڵێ زانم کوردی زانم فەرموو بەڵێ زۆر سپاس دەکەم خوشکی گیان چاوت ماچەکەم ڕێز و احترام مێ بۆ هەمووتان ئیشەڵا پێتان شادەبین ئیشەڵا لە خزمەتان نابین هەتا ڕادیۆی میلی گەڕیان هەبێ هەموو هونەرمەندەکانە بینن چکە ئەو بوو بە باوانێک بۆ هونەرمەندەکان قوربانە بم کاکەسۆنجان تۆ زۆر ئازیزی زۆر خۆشەویستی هونەرمەندەکان دەواتی لەلای من ئازیزن بەڵام ئازیزی تۆ تایبەتە لەلای من بەخێراتن دەکەم دووبارە و هەزاربارە لە منیش هەر شتێکی ناخۆش باسکەم بەڵام دادا تەلەڤیزیۆنە نەماوە ئەو کوڕە زۆر عاشق بوو بە شتەکانی جەنابەت وعدی بوو بۆ شتە دادا نیشتیمان جەنابەت هەتا ئێستەیش چەند فیدێکی جەناب و لەلای من وەکو یادگاری ماوە کە هەتا مەزنیش ئەیتارێتن لە خزمەتە تۆ بە زۆر هونەرمەندانی تر گەورە و ئازیزتری بەدەمی زۆر سپاس گەورەی خۆت ئەمە لە خزمەت بەڕێستا دادا نیشتیمان ئەو کاک عیرفان خۆشەویستە دایکشم بە منی هەوت تۆش زۆر دوکشۆڕ و جۆکەڕی لێ یعنی منیش خۆشەویستم هەیە ئەی من چۆنم منەڵێم هەموو هونەرمەندەکان ئازیزن بەڵام کاک عیرفان وەکو برایە وەکو هونەرمەندێک لەوەنی تایبەتتر بێ لەبەرەوەی یادگاریی خۆم و بینی کوڕەکەمە ئاخەزان بەس من هەرە بێ لە عیرفان خۆشەویستتر بوو بەبەر خەی ناکە کوڕە با خۆشەویستە یا ڕەبی بەناوی خۆم و کاکە عیرفانەوە ڕۆحی کوڕەکەت شاد بێ بەڕاستی نازانم ئەو پێمەڵێنی عازمێنێڵێ کوڕەکەت دیارە نەماوە ئەڵێ یادگاری هەیە لەگە کوڕەکەمە ئەو تۆ بڵێ ئەو چی ئەو بەڕێزە کوڕەکەم لە گیانە نەماوە ئەو کاتی کە کوڕەکەم ماوە زۆر مادی بوو بە شتەکانی ئەمە یعنی ڕۆژیش هەبوو سیدی کاک عیرفان ئەو جەڵۆنە سیدی هەبوو سیدی لەوانی ئێمە سیر نەکرێتی کوڕەکەم جا بۆ یادگاریەکان زۆر زۆرن بەڕاستی کە ئەساوتی دوای کوڕەکەم من نەتوانیوە بە تەواوی سەیری شتی کاک عیرفان بکەم زۆر بێگەداقەتە بوو هیوان خۆشیەتی دیوارە لە نزیکیشەوە ببین و زیارەتی کرد من لە خزمەت بەڕێستم خواسەبووری خەمە با ئیشەڵا بەڵام من هەر خاڵی ئەو کوڕم بۆ تۆ سپاس گیانەکەم سپاس دەکەم سپاس دەکەم من لە خزمەتە هیوادارم هەر ئاوا لە هەموو جێگەیەک کارگار بیت و شانازی بە تۆ بە زۆربەی وەکو کەسانی جەنابتەوەکەین سپاس ئێمە شانازی بە بەڕێستەوەکەین تۆ خوشکی بەڕێزمانی هیوان ڕۆژێکی خۆشە بە قوربان بۆ سپاس گیانەکەم بەڵێ نیشتیمان خان سپاس بۆ جەنابە ڕۆحی کوڕەکە شاد بێ
خۆشەویستان و بیسەران و بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان ئێمە خۆشەویستیمان هەیە بۆ بە ڕێزانەی کە پەیوەندیەکەن دیارە من و کاک عیرفان هەدەفمانەوەی ئەو کەسەی کە پەیوەندیەکات بیخینە پێکەنین شتێکی لێبەری بەرنەوە بەرحاڵ بێمەوە سەر باسی من و کاک عیرفان ئەوە دایکم ئەشمەلای پەیوەندیش کە کاک دانا بەڵێ بەڕێزان بۆی پەیوەندەکان زۆر نەمێنەوە لەسەر خەت کاکە دانامان لەگەڵە کاکە دانا و کاتت باش کاک دانا کاکە عومەر جان گیانەکەم بە قوربان سڵاوت لێبێ سڵاو بۆ جەنابێ کاک دانا بە خێراتنێک لەو میوانە خۆشەویستە دەکەم زۆر سپاس چاوت ماجەکە مەمنونم هیوای سەرکەوتنی بۆ خوازم لە کارەکانیان بە قوربانێ بمەوە ئاوا خواتە لە جیاتی ئەوە جواب تێمە بەناوی کاک عیرفانەوە سوپاسم خۆشەویستیم بۆ دێ ئەوە ناو بڕم تێکرد تاوی لێ بڕێک بۆ خوایە کاکە عومەر گیان سێم بەخوا لە ڕێگای بینم پێکەنینمیە من لە خسمەتام کاکەیشان بڕ بە دڵ حەز دەکەم مەرحەبایەکەم بەخوا پێکەنی لێ بووم نایە یار پێ بڵێ جۆنی خۆی تێگا خۆی تێگا یەکسەر کاکە عومەر گیان ئەگەر دەرفەتە بە حەزەکەم مەقامێکی مامۆستا شیروانیشان پێشکەش وەرە بەسەر چاوم ئێمە لە خزمەتی ئێوەین ڕادیۆی میلی گەڕیان بۆ ئێوە کراوە بە قوربان فەرموو بێ قوربانە بم فەرموو. دەرفەتەیە قورارە وەڵا ئەو جۆم لێگرتووی دەباشە بێ دەی فەرموو باسی سەفەرم لا کردی پێدەوە دەمێ منیش دێم منیش دێم باسی مەدەر لا کردی وەدت ئەبمێ بە قوربان وەدت دێنسم دێن یا شعرێکت بۆ بنووسم وەدەداوە قەڵەمی سوراوەکەم وەدەداوە قەڵەمی سوراوەکەم دمك عليه وصرناكم ودمك وافلك عاقب ودمك وافلك عاقب زنجري زعتك تتنازل وتبنيها جفانك بالقراي وتبنيها وتدنيها يجب نوى طبيعة قدمت هنا يا في سوا يجب نوى طبيعة قدمت هنا يا في سوا من جدد يا وكان دوكم لا سعي مورتك وەرە یا ڕەبی هەر بمێنی بۆ نەمێنی بە قوربانێ بم دەستێ خۆش بێ دەستێ خۆش بێ ئەزیزم زۆر جوان بوو قوربانم کاکە وەزەکاتێکی خۆش بۆ ئێوەش خۆشتر بۆ جەنابێ بە قوربان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندی و بە قوربان چاو ماجەکەم کاتێکی خۆش بۆ تۆ بەڕاستی دەنگێکی خۆشی هەبوو چاوی ماجەکەم ئاری فەوزی ئەگەر بیرێ ما بێ تۆ بیرم چکە تۆ زاکرە و باش وەڵڵا نازانم کامی ئاریفۆزی چییە؟ ئاریفەوزی دوکانی هەیە سە نەخۆش لە ماڵەوە ئەڵێن جارێکان ئاریفەوزی لەگەڵ خێزانەکەی چوون بۆ هەولێر و لەم سەرۆ ڕۆشتبوون جادەکە عیبی نەبوو لەو سەرۆ کاتبوونەوە خۆی شاو بە کۆمەڵێک گڵاو ئیتر چەلاگەی یای بەداشبڵەکە ئێرەی تەقی بۆ گەر بیرە ما بێ جاگلەی ئەوەی کردوتی وڵی وتی با عومەر نێ ئێ بۆ من نەیە وتوی پێکەنینمێ ئێکاکە وەڵا هەریەم وەڵام منیش هاتن بەدوامەوە هاتم ئەو کاک عیرفانەوە زۆر بووین وەڵا ڕۆشتی چەناگەی گرتبوو نێتوانێت قسە بکە خێزانەکەیشی تەوقیشان کرد بۆ ملی چکە ملی عەسەتی گەیشت بوو دەمی ئاوا گرتە بوو کاکە گیان ئەو کەی وەزعیانێ ئاخێتم چیەوە بە چیاو لاتوە تۆ قسە مەکە کاکە تۆ قسە مەکە ئەمە ئاریفەوزی وتی وتم بۆ وتی کاکە گیان لەم سەر ڕۆشت جادەکە عیبی نەبوو لەو سەرەوە جادێک گڵ بوو خۆش چەناگەم داشبڵەکە چەناگەم تەقیوە با پێ نەکەنم وتم کاکە خۆ ئەزانم چاناگای داشبڵەکە بەڵام تۆ قەتعا نووسرا بوو نەخوێندەوە وتی کورە وەڵاوانیە لە هەولێر نووسراوە ببورم بۆ زەحمەتان کارەکەین بۆ خزمەتان یعنی ئاوا نووسراوە کەچی نەم سلێمانی شتێ نانووسێ وتم با نووسرا بوو دی چی نووسرا بوو وتم نووسرا بوو کاکە لایە بە گڵا چەناگەوە بە داشبڵە وەڵام منیان کرێت دەرەوە وەڵا چەناگەی تەقی بە 4 تەقەڵوری کاکە دانای حاجی شیروان دانای برازامان لەگەڵە کاکە دانا و کاتە باش دانای حاجی شیروانی خۆمان نەوت دانای حاجی شیروان نەوت
داناجان ئەو ڕادیۆ کەسکە برازای عزیزم داناجان چۆنی مامە بە قوربانێ بم باشی کاکە دانا خۆشەویستیم بۆ دەیە چاو ماجەکەم و باوکە چۆنە ئێوە چۆنن خۆی ناسی بەڵێ بەڵێ ناسم ئەو برازێ چۆنی کاکە داناجیان باشی قوربانێ بە خۆشحاڵم گوێم لە دەنگە بوو بازانم سێ ڕۆژ لەمەوە پێوە قسەشمان کرد بێکەوە نوتی بێنە من ئەو کاکە داناجیان چاوت ماجەکەم وەڵایی من و کاک عیرفان کە چاوان بە تۆ کەوێ یعنی دڵمان نەکرێتەوە ئێستا باسی یەکەم ئێستا باسی یەکەم کە نمونەی بەڕاستی بەرنامەکە نەچاکۆ لە دوکان دەستم کردۆ بە ناوسمەوە نەپێکەنی بە قوربانێ بم داناژیان ئەوە بۆ ئێستا هەر داد خسەوە باسی مۆقیفی تۆ باوکتەکەم کە ئێوە شوێن بەرامبەر بە من و عیرفان چاوت ماجە برادرانی دوکان ئەمیان دانیشتووە دیارەوە دەستمان کردۆ بە ناوسمانەوە هەموو وەزمان دەیشێنەوە بە قوربانێ بم چاوی هەمووتان ماچەکەین دیارە ڕادیۆی میلی گەڕیان خۆشەویستی تەنها بۆ ئێوە دانراوە بۆی بەڕێزانەی تۆزێت خۆش بێ بۆ بەرنامە جوانی کە پێشکەشێکا بەڕاستی سەرکەوتو بێ و هیواداری باشترین شت بکا بۆ ئێوە هونەرمەندی خۆشەویست ئێوە جێگای ڕێزن هەموو کاتێ بۆ ئێمە سپاس کاکە داناجیان چاو ماجەکەین ڕێز و احترامان بۆ هاوڕێکانە دەیە بۆ باوکی بەڕێزیشت بەزاگۆم خاوای پەنجا مامەمەرە ئێوە شوی کە لە ماڵێمە بووی بەڵێ سەکەش فێکم باسی ئەو پیاوان بۆ کە داوای پارێودەیەکردنی قەتا بوو بەڵێ سەفێڵم ئەوە کاکە دانا خۆشەویستیمان بۆ دەیە چاوت ماجەکەم و چاوی حاجی شیروان ماجەکەم بە قوربانێ بم بەڕێزان ئەمە نەبوو بالەخێ و نە پیاڵدانە سوپاس بۆ خۆی گەورەوە تا کوڕەکەی پەیوەندی کرد کە شتەکە کەوتەوە بیرم و ئەبوایە من زۆر لەمە پێش باسم کردە کارتێکان لای کورسیتیەوە ڕۆشتم مەرزیە دوام کەوت و چک بە ڕەماش خوایە کابرایە جرێکی شاڵی لەبەرایە و پیاوێکی معقول و وەڵام منیش وەسامتم زانم چیە ئێوارەی درەنگیش بوو وتی کاکە و ژمارێتم بەرێ ماخر بۆ وتی حەزەکەم ژمارەکەتم بیتێتم یاخی سەبەب کاکە هێتی بەشکم تەقەی لێکم وتم ئەگەر تەقەم لێەکەی خۆ لێرە باشترمان دەست ناکرێت وتی تۆ ژمارەکەتم بەرێ وەڵا ژمارەکە ما پێی وتی ئیشم بە تۆ کاک عیرفان هەیە تم لە خزمەتە وەڵا کاکە بەیانی ڕۆژ بۆ من چوم بۆ دەوام وتم احتیاجی و بخەڵکی احتیادی وەرم گرت وەرم زانی تەلەفۆنم بۆ هاوتیان باوکە وتی تەنکەرێنەوە دۆ ساوە بە دەرگا نەبابە وتی وەڵات کاکە گیان چێ جەنابوتی ئەی شەو ژمارەکەمان لێنە سەندی وتم باوتی ئەوە تر هەموو ساڵێک تۆ کاک عیرفان بەرمیلە نەوتان هەیە بە قورعان لەو کاتانەی کە نەوت دەست ناکەوێ بەرمیلە نەوتی من و کاک عیرفان عایدی باوکیم کوڕەیە وەڵا کارتێکان داوەتی کردین دیکە عمر پێم خۆشە بێنە ماڵەوە خزمەتام کەم ئێمە لە خزمەت جەنابتان وەڵا داوەتی کردین من و کاک عیرفان چوین ئیتر خوار نەیبڕیانی هەموو شتێکی دانابوو عیرفانی هەرێ هاوە نان چوادۆری منی هەمووی کردو بەنان ێ بابە ناخۆم هەر نانی داناوتم ئەرێ بووە کەیسار خۆ بخۆی بیت وتیاتی گۆشت شتەکە زۆر باشتر کراوەتەوە ئەمە نانی پێ خۆی بۆی من زیاتر خۆم تۆ بێنان بیخۆی یعنی من بەنانەوە بیخۆمە بێنان بیخۆ هەیە من نانی پێوە ناخۆم بەس عمەر نانی لانە بێ نانی بۆ ناخورێ خۆ ئاگای لێ بە 4 پارم خوارد تەواو تێرم خوارد هەمووی کاکەم و کابرێتە دەکاتەوە ئەو مریشکانەی گرتەوە جەت بەرێ هەر وەڵای ئەو تاقم جەت بەرێ چاوتان ماچەکەم و خۆشەویستیم بۆ کاکە دانا و کاک حاجی شیروان هەیە کە هەمیشە هاوکاری من و کاک عیرفانن کاک عیرفان تۆ بەسەرهاتێ شتێک تا برادرانن کاکە لێگەڕێ با کاک عیرفان قسە بکە واللهی بەسەرا زۆرە کاک عومەر جەنابەوەی کە بەسەر مناتە بەسەر تۆ شتا توی جردوی میجی دیا بوو ئەرە وەڵڵا ئەوەی کە بەسەر منیە بڕوان پێ بکەن ئەوم لەگەڵا بووە جاوە دایکم ئەمری خوای کردبوو منیش لە ناو مەلاوتی چاک مەلا بەڕێزەکەوتی یەکێک کە هین بێت ئەها مەحرەم بێ بچێتە خوارەوە نازام تورەکەی پێڵەن چێوەی ئێرەی کاتەوە مردۆکای کەیتەوە سەریە خێتە سەر لاوانەوت منیش چمە خناو چاڵەکە وڵات تەلەفۆن هاو سێرم کرد نووسراوە حەمەدان بڵجاو لای من وان نووسراوتم عیبە نەگەهاتە بێ و هەڵەبجە نەزانێەوە نەمیشت مە وتم شوێنمان نەزانی هەڵم گرتم بەڵێ تکە عومەر چۆنی لەناو قەبرەکەی دایکمان وتم بە ساقە بووم وتی دایکە مردووە وتم ئەرە وەڵا وتی عومەر جان نێنێژن تم وەڵای ساوای نێژین دینا نەمێنێژن تم بۆ وتی وەڵا باوکم کە مردووە قفڵی هیدا خسۆ تایسە نازان کیلەکەی لەکوێیە قاقەزەی خەمە ناو کفنەکەی دایکتەوە بیاوە باوکم بۆ دنیاتم با بە دای خەرۆکەی وەختی دایکم مردووە ئەوە خۆی دەن خۆشەویستیمان هەیە بۆ کاکە ئارام لە چەمچەماڵ کاکە ئارام ئەم کاتەوە باش کاک ئارام گیان ئەگەر کرێت دەنگی ڕادیۆکەت کەم کەیتەوە بۆی لە مۆبایلەکە و جۆ لە من بێ کاک ئارام لە چەمچەماڵ بە قوربانێ بم کاک ئارام خۆشەویستیم بۆ چەمچەماڵ هەیە گوڵبارانتانەکەم
سلام تا سليماني تار دقرين صار رزنا بخذ بوكا ثاني وسام محمد شاو تام ناتكم قربانه بم کاکی جان چاویە انا بيقول انا براسي اكثر زوج بتوانا نيوان اسوا ريزي تايبو تاني بكري همو كاتي بەڵێ کاگارم چاو ماجەکەم و خۆشەویستیم هەیە بۆ هەموو چەمچەماڵ ئەزیزی من يا اخويا ديري كامل جنرالاي نكتة يعني وكل نكتة الجرمى باش. هذه شغل وكل شمار كان الإنسان أجريش إذا صار تاشتكا هاشتكي أسايا نوعهم من بلينا بەڵێ بەڵێ هو جاوي بەڵێ کاگارم جێبیسی تۆم كامل جان جان على كذا تاكتشي كذا باشە يكتشي كذا خوشة ما واحد دوسي رجلي توسي دل ما قلبالها ترعامل ذا برازا وكسو قلبالها دل بس ما لنا وشتي خوي بسو تبعو ديتو ولا تسالة قالوا ما تشيا وقلبالها لا كفتي نعلك سجدت مرحبا بريد على الجريوة بەڵێ نبت استماع عند درب خوشي جرما تەنها بۆ خۆشی بەڵێ كان عايز اقول انك تقول الى وان شيء وشيء وكذا هنا كل كان له عليه دور داني سداد والله كله كل ما عندك تقول الى بس شلون شيء بدي شلون والله سداد والله عليني بيني بدي فلانك بدي دور داني شنو شو انا بخوا بما ناجي بەڵێ بەڵێ چاوت ماجەکەم کاگارم جان يا اخوان دي بتاعت ما تكون براسي عادي خوش من بنات سيدهم ناقة يا رجال هذا بلاد سوري سمسمال وهذير بوهم وكستان واضح بە قوربانێ بم کاکە ئارام خۆشەویستیمان هەیە بۆ چەمچەماڵ و بۆ هەموو ئەو ڕێزانی کە لە چەمچەماڵن چاوی یەکە بە یەکەتان ماجەکەین خۆشەویستیم بۆتان هەیە قوبڵ بۆ فەرموویت ئێمە احترامی تایبەتیمان بۆ تۆ ئینشەڵا پەخشەکەشمانە گەێنینە چەمچەماڵ و هەموو شار و شارچکانی کوردستان دیارە بێ و سپۆنسەرانەمان هاوکاریمان بکەن و ئەو دەوڵەمەندانەی شار بتوانن دەعمێکیان هاوکاریەکی ڕادیۆی میلی گەڕیان بکەن بۆی زیاتر بورجدانین و زیاتر دەنگمان بگا بەیەوە ان شاء الله درسان خوش بيو ما كان دي كمبيوتر نجيب ما سبقان فاضي چاوت ماجەکەم سوپاس بۆ کاکە ئارامی ئەزیزە چەمچەماڵ کاک عیرفان قوربانە بم قوربانم ئەو من شتی خۆم زۆر باس کرد تۆ شتیکە چیت هەیە والله من لەو فترەی پێشوە خێزانم عملیاتێکی کرد لە خەسخانی فاروق لەوێ کە چوینە ئەوێ وتیان کاکە ئەبێ 2 ملیۆن تەسلیم کاکە منیش لەو دقەیە ملیۆنێکم پێ بوو ملیۆنەکەم ما و ماڵیان ئاوا بێ زۆر ڕێزیان لێگرتم تیان بابە گوێمێر و با خێزانە عملیات کردی وتم کاکە ملیۆنێکم پێ نییە بەس تیان تۆ ملیۆنە بە ئیتر لە داڵغی ئەو ملیۆنەیە بووم کا عومەر باشە کاکە خەرە شتەکانیان جێبەجێ کردووانە و ئاوا دانیشتوم بیرمە کردو خۆی ئەو ملیۆنە چۆن دەبرکەم بەخوا وەختێکم زانی عربانەیە گاتە بەردەم و خێزانم لەسەری پاڵکەوت بوو منیش ئاوا بێ تاقات بۆ ئەو ملیۆنە خەفەت مەخوارد چۆن پێیکەم بیەم بەوان وەڵا خێزانم سەیری کردم وتی ئەوە بووە بێتاقەتی بێتاقەتی منی یەخۆ قابل لە بڵین ناتوانانی وتم ئەرە وەڵامە بێتاقەتی تۆم وتی ئەوە من خۆشی وتم ئەی قابلش نەکەی چۆن خۆشم ناوێت ئەمانە وتی ئەگەر بمرم مەڵا ئەگەر بمری شێ دەبم تی ئاوا ینی ژنیش نایێنیتەوە وتم مەڵای تر شێتە شتێکی لە دەستیە کەزای بۆ من بێتاقەت بمکەم عەمەلیاتە چاوت ماجەکەم کاکە عیرفان من لێرەوە تێبینی شتێکم کردو لە باخەکەی تۆیە کە این سەردانی باخەکەتەکەین ئەر زۆر بەجددی ئەگەروانیە بە درۆم خەرەوە ڕسمێکیم جەزای سازۆ هەڵواسی و پەڕۆیەکی ڕەشی پێوە کرۆ شتێکی بە قەبرێ براشەیدەم ئەوە ڕسمێکی کاک جەزایە لە باخەکەی خۆمە هەڵم واسیوە بە گەورەی بەڵام ئەو خەتی ڕەشی پێوە نەبوو خەتێکی ڕەشم لێەوەمانە کاکە زۆر برادری دایشی کاکە ئەوە بخۆ نایخوا ئەیتر نیژەڵم تو قەبری ئەو براشەی دەمەگەر نەیخۆی ئەوە بەس بە سوێنی درۆ دامناوە جەزای جان ڕسمی کاک جەزای هەڵواسیوە کاک جەزابێ عەفومان کەی لێرەوە کەشفمان کرد لەبێ گردنمان ئازاکەی چکە گەر تۆ خەوکەی بەناو باخی عیرفانە ڕسمێکی تۆی هەڵواسیوە و یەک خەتی لێیاوە بە شەهید دایناوە کاکە دیارمان لەگەڵە لە سلێمانی کاک دیارە و کاتت باش کاک دیار تکایە بۆ خۆشەویستانەی پەیوەندیەکەن بە ڕادیۆی میلی گەڕیانەوە داواکارم لە بەڕێستان خۆشەویستان ڕادیۆکانتان کەسکەن لە شوێن لە مۆبایلەکەەوە جۆ لە من بێ باشترە بەڵێ کاک دیارجان ئەو کاتە باش باش زۆر سپاس کاکە دیاری خۆشەویست فەرموو
خۆشی لە بەرنامەکەتانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بە خێراتنی ئەم میوانە خۆشەویست سەرەکەین کە عیرفانی گۆ هیوادارم هەر سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. سپاس کاکە دیاریان تۆ خۆشەویست و بەڕێز ئێمە لە خزمەت بەڕێستانەی خۆشەویستیمان بۆ دەیە کاک دیارجان. خۆشەویستی خاڵە عومەرجان بەڕێزی. برای گەورەی چیت هەیە تا لە خزمەت دابین بۆ تۆ؟ وەڵا گۆرانیەکتان پێشکەشەکەم بۆ ڕادیۆکەتان و بۆ خۆتان هیوادارم دڵتان بێ ئینشاءڵڵا. هەر بەدڵمانە بێ مادەم پەیوەندی و کردووە هەر بەدڵمە. فەرموو قوربان. لە خزمەتتان. فەرموو. شەوانایە و دەمانەی شەو دەکاتە کاتی وەی شەو خاڵک نۆسۆنە لە چاوی من کە سەرێکی ساوادی خەو سکوتێکی لەسەردا سەری ئەم ڕێیەدا دەگیرێ هەڵی هەرزی دەوارێکی هەیە لەم شایەدا دەمرێ هەڵی هەرزی دەوارێکی هەیە لەم دێدا دەبێ کاک و تەنها بە ئارانی دەچێ بۆ گردەکای بەردێ بەدڵتەنگی و کز و خەمباری ڕادەکشێم لەسەرێ بەردێ یەکەم جاسێریا سێرە دووهام دەمژەم سنەی شەوبا شەو گوێدایە دیکە خۆشە هەمیشە خۆزگە شەوبا. بە قوربانە بم کاکە دیارجانێک بوو لە گۆرانیە زۆر خۆشەکانی کە من لەبەری خۆمەوە لێم زۆر جار چاوت ماچەکەم کاکە دیارجان. ئەمە گۆرانێکی زۆر خۆشی هونەرمەتی گەورەوان حەسەن دەرزیە. بەڵێ بەڵێ وادارم بە دڵی هەموو لایەوەیەکێکە لە گۆرانی زۆر زۆر خۆشەکان. بەڵێ بەڵێ دەست خۆش بێ و دەمە خۆش بێ و ڕادیۆکە ڕازاندەوە بەڕاستی. لە خزمەتانە کاڵمەرجان هیوادارم بە دڵی ئەوەی خۆشەویست بوو بێ بە دڵی بینەرانەکانتان زۆر نەگرم دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنتان بۆ خوارد. بەڵێ سوپاس بۆ کاکە دیارە کاکە دیار دوا پەیوەندی ئێمە بوو چکە بە گۆرانیەک و بەسەراتێ دێنە کۆتایی ئەم چاوپێکەوتنەیە کە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست و ئەزیز و برای من کاکە عیرفان کە سازمان کردبوو. چی عەرەب؟ ئەڵێ نازانم لە بەرنامەی زەنگا تۆ چی بووە؟ ئەو بەسەراتە چییە کاک جعفەرە فەرمێ؟ ئەگەر ئەو باسکی بە گۆرانی گەمە کۆتایی وەڵاهی تۆ جارێک گۆرانەکە لە بەس بەخوا کاک جعفەر لێبوور نەکەم نازانم لەو قڕە مفاجعە لەسەر مەسلحات بێ. چۆن یانی؟ یعنی لەو چێ لە مەشەدەکە بە مفاجعە وت بێتمانە کنا نازانم. نیاگاو لێ نەبووە. ئەی ئیسە من و کاکە ئەحمەد عەفووەکەی؟ تەواو لەبەر خاتری ڕادیۆی گەڕیان ئەو ئێوە دووتان عەفوون. بە قوربان بەڵام جارێکە شتیوانە جارێکە شتیوانەکە تۆ بەنای کاکە ئەحمەژێ بەربەی تەواو تەواو لە قەفەسەکەی ئەوە بەریە بەریە باش تۆ بەریە گوناحە. بەڵێ بەڕێزان بەم گۆرانیە ئەرەوەڵە ئەڵێ هەرتانکی گۆرانی بڵێن جان بۆ من گۆرانی کوازانم کاکە جەزا والله گۆرە لای کاکەزا هەیە لای من هەیە چی نازانم بەخوا من بۆ گۆرانی خۆم حازر نەکرد و گۆرانیش نازانم ئەوە تا کاکە من کوڕەکەی خۆمم مێناوە هێ باشە کوڕەکە قوتم هێناوە مەڵێ هاتۆ بە شەڕەگەڕە کوڕەکەی هێناوە بەرەمەوە دووبران بێنم ئەکاکە خۆمە بە قوربانە بم ئێستا شتێکمان بۆ گۆرانی نازانم بەخوای چ حازر باش کاکەجان بە گۆرانیە کە کاکە عومەر دێنە کۆتایی پێشەوەی کە دەستکەین بە گۆرانیەکە جارێککە من لێرەواڵێن بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیان خۆشەویستیمان هەیە بۆ کاکە عیرفان کە ئەرکی کێشا و بە ناوی کاکە جەزای ئەزیز بەڕێوەبەری ڕادیۆ بە ناوی خۆمەکو عومەر ئەفشکۆر و شێخ بورهان و جوانەخان و بانەخان و کاگاوکار و کاکەی وڵایەوە نایان زۆر ماشەڵڵا هەموو ستافی ڕادیۆی گەڕیان کاکە چاو ماجەکەین کە تۆ ئەمڕۆ ئێمەت گەورە کردواتی بەناو بەرنامە کاکە عومەر خۆتان گەورن ئێوە زۆر لەوە زیاتر قابل ئێمە هاوڕێی ئێستانین ینی من لەسەر هاوڕێ شتێکم هەیە ئەو هاوڕانی کە ئێمە دەمێکە بەیەکەوەین ئەوانە نابنەوە هاوڕێتی ئێستا هەیە وەکو خۆمانەوە چەند ساڵە برادەرین هاوڕەتی ئێستا هەیە ڕێزمەیە عەکسی سەگا
چۆن عکسی سەگە تا خۆش بێ بە وەفا بێ هاوڕی وا هەیە تا خۆش بێ بە وەفا بێ بەرامبەرە ڕاست حەزەکە هەمومان بە وەفا بین بەرامبەر بە کاکە جەزای ساس بەرامبەر بە ڕادیۆکەی ئێمە هەمومان هاوڕێکی وەفادارین و هەموو پشتیوانیشێ چەند ساڵە من و تۆ هاوڕێین نازانم وەختی هەردووکمان لە وڵاتە بووین بێگۆڕ ڕژە بووین بە برادر وانە کە لەدایک دەم خۆش دە من تایسە لایکی پێچەکەی تۆم نەکردو خەسە هاوڕێتی هەیە کە لایکی نەکەی واز لێ نانا کاکەج نەمە لایکمان لە بینانیە ئەوە نییە بەڕاستی ینی لای کوشتمان لە بینانی لەبەرەوە من وەکو خۆم و کاک جەزا چاو یاڕێی بە صاحب لایک بی هەتا ئەو ڕۆژەی ئەمرم من چاوت ماچەکەم و خۆشەویستیم بۆ تۆ هەیە بەم گۆرانیە من و کاکەوە ڤارۆژیان ئەو دەسو پەنجە ڕەنجینی یەک گۆرانی گەڕیانی لەبەرەوەی ڤارۆی برازام سوێنم بۆ خوارد من سەرکە سەرباڵمی بۆ بڵێم و بۆی شێڵێم و بەسەر سەر و بەسەر چاو ئەم گۆرانیە دێنە کۆتایی و شە و شەوگاتان شاد بێ و هیوادارم لە بەرنامەکە ڕازی بوو بن بەڕێ بەڕێزان پێتان ئەڵێم چێ ئێوێ سپۆنسەری بەرنامەی وتی بکە چێ ئێوێ هاوکاری ڕادیۆی میلی گەڕیان بکە با پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 1970 1970 471 52 64 1970 471 52 64 پەیوەندی بکەن بۆ سپۆنسەر و بۆ هاوکاریەکانتان بەڵێ ئەچمە لای کاکەوەڤار و گۆرانیەکەی کە وعدم پێیەوە بۆ هیوایم بەدڵی تۆش ئیشەڵڵا سەرکەوتووە بێ کاکە عومەر ڕادیۆی میلی گەڕیان هەمیشە سەرکەوتووە پشت بەخوای گەورە ئێمە ئەبێ هەمومان دەستەبێنە باڵی و تا لەسەر قاچی خۆی ڕاگرین و ئیشەڵڵا خەبەری ئەوەش ئەین کە ڕۆژێک وای لێ بێ بە بەسێکی تەلەڤیزیۆنی و شاناسی پێ بکەین بە قوربانێ چاو ئەوەی تۆی هاابێ کوڕە شەو چۆنە خاوێ بچوار کلیساوە بەیانەی حراوە بەچوار کلیساوە بەیانەی حراوە بەدین و ئاین زەردەشت و مەریەم بەقە کوردستان و بەر شیرینی لەلاوە بەقە کوردستان بینە شیرینی لەلاوە سەرکە سەر باڵم خەوتنەکەوێ سەرکە سەر باڵم خەوتنەکەوێ قەسای و جوانی و ڕەبی باڵە منەکەوێ ئەوەی تۆی هاوێ خێتە شەو چۆنە خاوێ
که خوش خبر رفت شب و روز شد مژده که نوروز شد رفت زمستان سربان چه نفس تازه کرد از قفس آزاد باش خنده کن و شاد باش غصه دل پاک کن کینه ز دل پاک کن نیک بخوان فال را تازه کن احوال آمده بار دیگر با صدا که خوش خبر رفت شب و روز شد مژده که نوروز شد رفت زمستان سربان چه نفس تازه کرد از قفس آزاد باش خنده کن و شاد باش دردكايوب كرمان ميمشاو ميلا من بمرم بياسني مشاو هرچن گیانی خوم به دنیا ندام بلام تو بلی بو مرگم دام بلام تو بلی بو مرگم دام کردی سبری دلگیان حوگز لو شالام